وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامت بن. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لە ساڵان ڕابردوو خەریکی دانیان و بتەوکردنە متنە کوردی بوو بۆ ئەم سەرزەمین و کوردەوارەوە لە هەمان کات داڕشتنە بنەمایەکی کۆمەڵایەتی تا ئینسان و کوردی لە ناوە ڕەوایەتێکی مشتەرەکە و یەک ڕەوایەتە واحدە بە ناوە کوردیەت خۆی بوێنێتەوە. تەبیعەتەن دەوڵەتانە کۆرپۆرەیتیە منتەقە مؤسسات دەوڵەتی ئەوان بێکاردانە نیشتگەن لە داڕشتنە کاولکاری لە سەرزەمینە ئێمە. بۆ خاتری ئەوەی ئەم داستانە مشەخەس بێت ئەمەسە کە لە سەرزەمینە ئێمە کە بچوو کریاگەسۆ بە 4 تیکەیە قەومی ئیتنیکی لە ناوە 4 دەوڵەتە کۆرپۆرەیتیە نظام سڵتە ساختەی جودۆ کریستیانەتی ساختە و لە شێواندنە قەوارەیە ژیانە ئینسانە کوردی بێ ئەوەی کە مەجال بدرێت پرۆسەسە مۆدەرنیتە لە ناوە جامعەی ئێمە هاواهەنگ لەگەڵ مەسیرە زندگیە تاریخیە مردمە ئێمە بێت تا بتوانێت سەقامگیر بوێ بتەو بوێت و لە هەمان کاتدا بەپاراستنی بەشێک لە میراتە تاریخی و تەمەدونیە مردمە کورد وەگرتنە دەستاوەردە جەدیدەکان لەلایەنە فەناوەری بازرگانی و علمی و بتوانێت کۆمەڵگایەکی بتەو دروست بکات حەدە ئەقەل جێگەیەک دروست بکات بە عنوانە ئەو کۆپی یا مۆدەلەی کە تەقریبەن لە ژاپۆنا اتفاق کەوت لە دەورانە ئیمپراتور فیجیە. و تەبیعەتەن تەحولاتێکی ڕقم ئەدا لە سەرزەمینە ئێمە ئەم اتفاقە نەکەوت. لە سەرزەمینە ئێمە لە ژێرە ناوە مۆدەرنیتەیە ئامرانە بۆ دروستکردنە جامعە لە ژێرە ئەم پاساوە نەهادگەلێک دروست بوون تحت ناوە دەوڵەت کە ئەمانە ئەساسە پێکهاتەکەیان لە جێگەیەکی ترۆ هەدایەت کریا و تا بە ئەم دەقیقە ئەم سیستەمە کە لە چوارچێوەی جوغرافیاییە دەوڵەتە کۆرپۆرەیتیە یەهودیە ئێرانی، دەوڵەتە کۆرپۆرەیتیە یەهودیە تورکی عێراقی و سووری دانریاگە بەردەوامە هەدەفە ئەمانە بێ تاریخکردن بێ میراتە تەمەدونیکردن مردمە کوردی و ئومەتە کوردی بوو و سڕینەوەی شوناسە حەقیقیە ئەم مردمە بوو. بۆ خاتری ئەمانە پرۆژەیەکی درێژخایانیان بە درێژایی 300 ساڵ و لێو دووە بە ئینسجام و سازماندهی و بە یارمەتیە دەستاوەردەکانە جەدید و ئینقلابە سەنعەتی و دروستکردنە ڕێگەی ئاسن و پێشڕەفتە تەکنۆلۆژی لە چەک و ئەسلحا توانیان کە تا ئەم دەقیقە سەرزەمینە ئێمە و مقاومەتە مردمە ئێمە مقاومەتە تاریخی فەرهەنگی مردمە ئێمە بە شێوەی جۆرا و جۆر بەحاڕنە ناو یەکتری هاوکات لەگەڵ دروستکردنە هۆڤیەتە جەعلی لەگەڵ دروستکردنە هۆڤیەتێکی جەعلی کە بەستەرێکی تاریخی بۆ تعریفەکەنەوە کە ببێ بە پێگەی مەشروعیەتە ئەم دەوڵەتە کۆرپۆرەیتیانە نووسینگە یا بونگاهە ماڵی لە کەناری ئەمە نەهادگە لە جۆرا و جۆریان دروست کرد لە داڕشتنە جامعە. بۆ من ئەم مقدمەتین تا بگەمە سەر ئەمیکە وەختێ تۆ جەمعیەتێک کە لە وەتەنە خۆیان زندگیەکە، جەمعیەتێک کە شێوەی ژیانە خۆی هەست، جەمعیەتێک کە مەڕدارە، جەمعیەتێک کە کۆچەریە، جەمعیەتێک کە جووتیارە، جەمعیەتێک کە لادێن نشینە، تۆ شێوەی ژیانی لێ ئەگۆڕیت بێ ئەوەی ئەم شێوەی ژیان گۆڕینە دەرەنجامی خواستی خۆی وێت بیری کردوێتەوە لە بازرگانی شرایەتە بازرگانی بۆ مهەیا بوێت وەکو ئەوەی کە مەڕدارێک یا ئێڵێک لەم کوردەواری ئێمە گەرەکی بێت گۆشتی زیاتر بەرهەم بهێنێت و ڕووبکات لە مەڕداریە مەکانیزە و بەرەبەرە ئەو سروەتەی کە هەسی لە ڕاستایی بەدەستهاوردنی سروەتی زیاتر و بازرگانی کردن و سادرکردنی گۆشت بۆ نقاتێکی تری جەهان ڕەوەندێ تێی بکات و بە سەرمایەی خۆی بێتە
کایەوە ئەمە بە شێوەی شێواندنە مطلقە سەبکە ژیانە ئینسانە کوردی تێتە بەرەوە ئینسانە کوردی بێهۆڤیەت ئەکرێ، بێهۆڤیەت ئەکرێ، بێکار ئەکرێ، بێخاک ئەکرێ، بێکەرەستە و بێ ئەبزار ئەکرێ. لەگەڵ ئەمە کە تێنە ناوە محیتایە کە پێی ئێژن شار اتفاقێکی تری تیا ئەکەفێ. خەڵکەکە کە تێت لە هۆز و ئێڵ و ناوچەی جۆرا و جۆر لە منتقەیەکە خڕەوێت و بە ناوە شار کرماشان، هەمەدان، سنە، ورمێ و ئیڵاتە جۆرا و جۆریان بۆ کۆچ ئەدەن. اتفاقێکە ئەکەوێ ئەمەسە تۆ لە ناو شارە خەڵکێک دروست ناوێت کە ئەحساسی پەیوەندی بە ئەو شارە بکات تا ئەم دەقیقەیشە. من لە دایکبوو شارە کرماشانم. شارە کرماشان پێکتێت لە ئەنوای ئێڵات و تەوایفی جۆرا و جۆرێ کە لە محدودەی تەقسیماتە ئوستانی و محافزەی کرماشانە هەن. ئەنوا و ئەقسامی ئێڵاتی جاف، ئێڵاتی کەڵهۆڕ، ئێڵاتی گۆران وەکو ئێڵ نەوەکو زوان. کە تەماشای کرماشانەکەی تۆ لە ناوە کرماشانە جافت هەز، گۆرانت هەز، کەلهۆڕت هەز و هەر کام لەمانە کە لیان ئەکۆڵی تۆ ئەژدادیان ئەگەڕێتە منتەقەیە گێڵان، منتەقەیە سەرپێڵە زەها و داڵەهۆ و جوانڕۆ ئەو رامانات کە کۆبوو بنەوە لە شارە کرماشانە. قەیمیەکان دائیمەن دڵیان تەنگ و بۆ وەتەن و گەرەکیان و بڕوت بۆ وەتەن و لەکیش دروستە. کەس ئیحساسی شارۆمەندی لە شارە کرماشانە نەئەکرد و کەس خۆی بە ساحێوە کرماشان نەئەزانی. بۆیە مەجموعەیەک دروست بوو کە بە هیچ تعریفێ شار نەبوو، نە بە تعریفێکە لە دنیای مۆدەرن دروست بوو، نە بە پێکهاتەی جەمعیەتیە کە مەشیایە پێک بەهاتایە. بەرەبەرە لە ناوە ئەم شارانە اتفاقێکی ترکەوت. پەیوەندی ئێڵی عەشیرەیی نەما، مراودات هاتوچۆ نەما، تەقسیماتە ئێڵی عەشیرەیی نەما. چه اتفاقی کەوت؟ مردمەکان بوون بە توودەی جەمعیەتیە کە هیچ شکڵ و قەوارەیەکیان نییە، نەشارین، نەشاروەندن، نەتوانی یانە پێناسەی هۆڤیەتیەکی کرماشانی، سنەیی، سلێمانەی، هەڵەبجەیی، چوزانم کەرکووکی بۆ خۆیان بکەن، نە پێناسە کۆنەکەیان ماگە. ئەوانی کە هاتن ئەم سەرزەمینیانە داڕشت هاتن قەومیان دروست کرد، قەومە گیلەک، قەومە مازەنی، قەومە بەلوچ، قەومە عەرەب، قەومە کورد، قەومە فارس، قەومە لۆڕ، ئەمانیانە دروست کرد. بۆچی؟ بۆ خاتری ئەوەی یەک قەومێک کەس بە ناوە لۆڕ و کەسیش نازانێ کێن، کەسیش نازانێت چه ئێڵات و تایفەیەکن، سەرانە ئەم قەومە کێن. ئەم قەومە کە گەرەکی بێ مەوجودێت خۆی نیشان با چۆنی نیشانەدا کە تۆ ئێژی قەومە لۆڕ بەیانی گەرەکی وێت بە قەبارەیە قەومە لۆڕ مەوجودیەتی بوێت بە کامە پێکاتە تێتە بەرەوە مەوجود نەبوو. لەگرا ئەو هۆڤیەتە کوردیەی کە بەسەر ئەم سەرزەمینە بڵاو بوو کە ئومەتە کوردی دروستە کرد، قەتیسیان کرد، بچووکیان کرد، کردیان بە قەوم، هاوردیان لەگرادایانە. تەبیعەتەن بۆ خاتری ئەوەی ئەم هۆڤیەتە بمێنێتەوە بە ناوە هۆڤیەتە قەومی تا هۆڤیەتە گەورەکە کە هۆڤیەتە ئومەتیە کوردیە بەسەر سەرزەمینە کوردەوە بشارێتەوە، تۆ ئیشی قەوم دروستکەی و ئەم قەومە بگەڕێ بە شوێنە شتێکە بە ناوی ناسیۆنالیزم. لە گراسە کە تۆ ئەوێنیت تەمامە کەسانێک کە سەرەتای دەستپێکردنە تەحەززوبن لە کوردستانە و بە ئەم جوغرافیا ئێژن کوردستان، کەسانێکی بەرساختن کە دروستیان کردگەن، یعنی چه سەرمایەی ماڵیان، چه ئیمکاناتێک کە ئەخرێتە بەردەستیان بۆ دانانە ئەمە حیزبە لە جامعەی کوردستان و تەئمین ناوێت، یعنی مردم نایە بیدا پێیان. بزانن منزورم چییە؟ بۆ مەلەرزەیەک دای لەسەر پێڵ، ئێمە گشتمان بە پێش چاوە خۆمان و دیمان لە منتەها ئەلەیهم ماکوو. حتا کوردەکانە قەزوێن، کوردی قەومی ئتنیکی، حتا
شارەکانی تر خەڵک لێفەی ماڵە خۆی، پەتووی ماڵە خۆی، قوتووە ڕۆنەکەی ماڵە خۆی جەم کردیە ناوە ماشین و هەناردی بۆ سەر پێڵ و گروپ خەڵک چوو. ئەمە فعالیەتێکی ئیجتماعی بوو، ئەمە قودرەتی ئیجتماعی بوو. تۆ دیت لە ماجەرای سەرپێڵە مردم حزوری پیا کرد و مردم لە خرخاڵەکەی دەسی تا پیلکەوانەکەی دەسی تا پێخەفەکەی کرد بە دوو کەرتۆ و هەناردی بەشێکی بۆ مردمە سەرپێڵ. بەمە ئێژن مشارەکەتە ئیجتماعیە مردمێک لە دروستکردنی حرەکەتێکە. تۆ لە دروستکردنی حرەکەتی هیچ حیزبێکە ناوێنی مشارەکەتە عمومیە مردمی تیاوێت. مثلا مردم تأمین کنندەیە ئەسلحەیە ئەمنها دەوێتە، مردم تأمین کنندەیە پوڵە ئەم حرەکەتەوێتە. بۆ لەبەرەوەی فکریەتێ بڵاو بوو گەسۆ بە ناوی مردمە، ئەم فکریەتە مردم حەزی پێکردگە و مردم بە هۆڤیەتی خۆی ئەزانێ و ئیستا مردم خەریکە ئەم هۆڤیەتە تەقویەتەکە. ئەم اتفاقە نەکەوتگە. من ئەم مقدمە هاتم لەبەر ئەوەی ئێمە لە دنیای ئەمڕوا ژیانەکەین. بزانن چه خەڵکە هەڵەبجە، چه کەرکووک، چه هەولێر، چه کرماشان، چه هەمەدان، چه تاران، چه تەورێز، چه شنۆ، چه مەهاباد، چه خەڵکە ئەم شارانە لە ژێرە دەسە دەوڵەتێکا زندگیەکەن کە موسساتی هەست. ئەم موسساتە عیبارەتن دەست موسساتە بوروکراتیکە ئیدارەکردنە ئەم مەفهومە ئینتزاعیە دەوڵەتیە، لە بانک گرتگە، لە موسساتە ماڵی گرتگە تا موسساتە ئەمنیەتی گرتگە، تا ساختارە نظامی گرتگە، تا ساختارە قانونیە مەجلس و دادگستەری و ئەمانە گرتگە. ئەمە ئەوێنن. ئەمە مردمە ئێمە چۆنیەتیە شارۆمەندبوونن لە ناوە ئەم پرۆسەسە ناوێنن و نایزانن. مثال دەدەم. بزانن ئەگەر لە دنیای غەربە تۆ شتێکت هەست بە ناوی نافەرمانیە مەدەنی، شتێکت هەست بە ناوی خەباتی مەدەنی، ئەگەر لە دنیای غەربا شتێکت هەست بە ناوی تەحەزوب، ئەگەر لە دنیای غەربا ناگەهان دوای جەنگە جەهانیە دووەم نەحلەیەک دروست ئەوێت و لێ ئەکۆڵنەوە کە مەفهومێک دروستەکەن بە ناوی تۆتالیتاریزم و بەحسەکەن لە تۆتالیتاریزم، بەحسەکەن لە توودە. ئەمانە دەرئەنجامە مشتومڕەکانی جامعەیە غەربە. تۆ ئەگەرەوێنی بەحسی جمهوری خواهی ئەکرێت، دموکراسی ئەکرێت، نیشان ئەدا سیستەمە غەربی مشکڵی هەست. ئەم سیستەمەی کە ئێمە لە غەربا ئەیوێنین و فکرەکەین بە تاریخێکا تێپەڕیگە و مۆدێڕنیتر لەوێ اتفاق کەوتگە و بە شوێنە ئستقلالە ئەمریکا و ئینقلابە سەنعەتی ئینگلیستان و ئینقلابە ئیجتماعیە مردمە فەڕەنسا سوورەت ئەگرێت و کەماکان ئەوێنی لە جەوامع غەربیە تۆ لەگەڵ مەسئلەی جلیقە زەردەکانە فەڕەنسا ڕوبەڕوویت، تۆ لەگەڵ فەتح پارلەمان و مەجلسە پیرانە یاڵەتە متحدەیە ئەمریکا ڕوبەڕوویت. دۆرانە متاخرە 3-4 مانگ پێش. ئەمانە بۆ جەوامع ئەوان تعریف کریاگەسۆ تۆ ئەوێنی ئەمانە مشتومڕەکەن، ولی ئێمەمانان حتا و کاورای تارانیە، بەغاییە، ئەسەموریە هیچ تەسەورێکی لەم سەبکە زندگیشە کە بۆیان تعریف کردەسۆ نییە. ئەو شتێکە پێژن شارۆمەندی، حتا شارۆمەندی ئەوەی کە دەوڵەتە ئێرانی بە تەواوە قودرەت و خەریکە لە ڕێگەی ئۆپۆزیسیۆنە ئێرانی و تعنیفیەکاتەوە هاوڵاتی بوون، شارۆمەندی. ئەم مقدمە واجبە چون گەرەکمە بێمە سەر حزورە عدەیە چەکدار لە شارە شنۆوە و مساحبەی مستەفای هیجری. بزن هەنە ئارێنت بە عنوانە کەسێکی یەهودی، فیلسوفێکی سیاسی یا متفکرێکی سیاسی، گەرەکێسی لە وەزعیەتی یەهودیان لە کاتی جەنگی جەهانی دووەما بکۆڵێتەوە. بۆ وا ئەکۆڵێتەوە چون تەماشا ئەکان نەتیجەیە ئەمە بووگە بە مەفهومێکە پێی ئێژن ئەنتیسەمیتیزم، یعنی زەدە سامی گەرایی، زەدە سامی بوون کە ئەوێتۆ خروجیەکە ئەوێتۆ زەدە یەهودی بوون. هەنە ئارێنت خەریکە ئەمە بەڕەسی ئەکا ئێژێ ئەگەر نژاد پەرستی لە ئەڵمان و لە ئوروپا ئەکەوێتە ڕێ، خودی یەهودی بوونیش نەوعی نژادە. وەختێ کابرا ئێژێ من یەهودی و ئەڵمانی نیەم، طبیعەتەن
یا یهودیم و فەڕەنسەوی نییە یا یەهودیم هۆڤیەتێکی یەهودیم هەست ئەم هۆڤیەتە یەهودیە خۆی نوعی نژادە و ئیجازە نادات ئینسانێکی یەهودی ئێحساس بکات کە شارۆمەندێکی فەڕەنسەویە بە تۆرە مەطلق چون هۆڤیەتێکی جیاوازی هەست ئەمە بەم معناسە کە یەهودیان لە ئوروپا دائیمەن شارۆمەندی دەرەجەی دوون شارۆمەندی دەرەجەی دوو یعنی چی؟ یعنی تۆ لە منزەرە قانون و زەمانێک مافە پێتەعەلق ئەگرێ کە قانون توی بەرابەر لە پرۆسەسە سیاسیە دانیاوێت تا تۆ حقوقێک کە بە ناوی قانون بۆ تعریف کریاگەسۆ پێت تەعەلق بگرێ بۆی هەنارەنت ئێژێ یەکەم مافە ئینسان ئەوەسە کە مافی بوێت یەکەم مافە ئینسان ئەوەسە کە مافی بوێت وەختێ مافی بوو ئەو جار حەقیش هەز مافە حقوق بەشەریشی بوێت یا مافە مرۆڤیشی بوێت یەهودیان اتفاقێکیان بۆ کەفێ مافیان نییە یەهودی حەقی نییە کە حەقی بوێت ئەم وەزعیەتە لەکوێ خۆی نیشانەدا لەوەی کە وەختێ ڕژیمە هیتلێرتێ لە پرۆسەسە ئەووەڵای یەهودی ناسی ئەکا یەهودیەکان ئەگرێت و ئەیان ناسێنێ بە خەڵکی ئەمە یەهودیە سەلیبێکی شکیاک ڕەنگەکەنە دەرە دوکانەکەی دەرە ماڵەکەی یودە و لە ئەووەڵە شروع ناکەن بە کوشتنیان لە ئەووەڵە و سعیەکەن بیان وەنە ناو وەزعیەتە بێقانونی بیان وەنە ناو وەزعیەتە بێقانونی کە ئێمە ملەتێکی متەمەدنین بە ناوی ملەتی ئاڵمان ملەتێکی دموکراتیکین بە ناوی ملەتە ئاڵمان پێشکەوتوترین ملەتە ئوروپاین بە ناوە ملەتە ئاڵمان ئێمە شاخەکە وە سەرەکەی مۆدەرنیتەیە دنیای غەربین بە ناوە ملەتە ئاڵمان حقوق و مافمان هەست ئەمانە بۆ یەهودی نە ئەوانەی کە نێنە چوارچێوەی ئەم مافە پس تۆ ئەمێنی ئەوەڵ دەفعە ئەمانە پێناساکەن بێ و دو ئەیانوەنە ناوی ئوردوگاکان و لە ئوردوگاکانە اتفاقی کە بۆیان ئەکەفێت ئەوێتە وەزعیەتە بێقانونی تعلیقە قانون یعنی من هەرچیەکە پێ بکەم ئەیکەم تۆ ئیتر موجودێکی بەشەری نییە کە هۆڤیەتە بێت تۆ ڕقەمی تۆ عەدەدی 1 2 3 4 5 6 1 ملیۆن 2 ملیۆن 3 ملیۆن 4 ملیۆن مەردەمە ئێمە هەنووز ئەمانە نازانێت بە هیچ سوورەتێک نایناسێ حتا کابرا لەم تعریفە بەناوە ئەحزاب کە ئێژێ ئێمە کوردین و کوردە ئێرانین و کوردین و کوردە عێراقین و کوردین و کوردە تورکیین و کوردین و کوردە سووریەیین و بە منافقیشۆ لێو دووە بە منافقی و بەحسەکەن کە گویا ئەم کوردە ئێران و تورکیە و سووریەیشە لە زەهنە خۆیانە لە ناوە دڵیانە ئەحساس ئەکەن کە ملەتێکیشن کوانیە ئەمەلەن ئێمە ئەوێنین لە هەرکوێ فشاریان بۆ تێرێ کابرا هەڵەگەڕێتەوە بە من جمێنەدا بە عنوانە ئێرانی کابرا بە عنوانە سنەی جمێنەدا بە کاوڕێ سلێمانەی بە عنوانە عێراقی و ئێژن ئاغا تەقسیماتە تاریخی کارەخوایی کردەکان تۆ ئەوێنی حتا لەمێشە هیچ کەسێ تعریفێکی نییە هەر بە ئەم سیستەمە بزانن ئێمە با قبولی کەین ئەمانە ڕازەکەن ئێمە کوردە ئێرانین ئەمانە ڕاز ئەکەن ئێمە کوردە عێراقین ئەمانە ڕاز ئەکەن ئێمە کوردە تورکیین ئەمانە ڕاز ئەکەن ئێمە کوردە سووریین و ئەم کوردە هەر قەومە هەچێکی تر نییە قەومێکە کە هی جوغرافیای بچووکێکی هەست هەر بوو ئەمیشە کاریان نەکردگە لە سەدحێکە کە ئەمسالە حەنا ئەرەند کردگیانە کە ئەمسالە جنبش های جۆرا و جۆر کردیانە هیچێکیان نەکردگە هیچێ بزانە مەسەڵەن ئەمانە وەختی گەرەکیانە بێژن خەباتە مەدەنیان تا حەدە کارهای سوک و سەلیمە نەمایشی تەعاتری تەقلیل داگە هاوردگیانە سەخوارەوە لەزا ئینسانە کوردی هیچ تعبیرێکی لە فعالیەتە مەدەنی یان نافەرمانیە مەدەنی نییە تاگراگەن لە یەکتری تێگەین ئەگەین بە نوقتەیەک کە ئیشێ ئەمە بەڕەسی بکەین بزانین وەختی ئێمە ئیژین ئەمانە دەرەنجامە هیچ تئۆریەکی کوردی نەهاتگنە سەر دەرۆ دروست کریاگەن و بە ئەو ئاراستە ئەڕۆن کە ئینسان و کورد گەوچتر بێعەقڵتر دووری بخەن و لە ماهیەتە خۆی تا ئەمانە مەوجودیەتیان بێت وەکو تاقم و دار و دەسە و نەهاد و ئەمانە تەوەجۆ بکەن
وەختێ مردمێک با من ئەم مسالەم تەکمیل کەم بۆ ئێوە. بریتانیا تەماشا بکەن. بریتانیا بە بەستەر ئینقلابە سەنعەتی و کتێت علمی لە فەڕەنسەویەکان زیاتر نییە، بگرە زۆر واوە دواوە. ئەوەی کە ئەوێتە هۆی ئینقلابە سەنعەتی لە ئینگلیس پێشکەوتنە لە علمانیە، نە علوم ئینسانی و نە علومە تەبیعی. هیچ وەخت ناگا بە پای دانشگای پۆلیتێکنیکە فەڕەنسا، هیچ وەخت ناکا بە دانشگاهای فەناوەریە ئاڵمان. بریتانیا نە سەنعەتی وا لەسەرا، نە سەنعەتێکی عەجیب و غەریبی هەست و بە فاصلەی ئینقلابە سەنعەتی و ماشینە بوخارێک لە بریتانیا ئەکرێت لە فەڕەنسا پیچیدەترین دەستگاه نەساجی دروستەکرێت لە 1804 کە تەمامە بریتانیا لە توولە عمریشیان نەیتوانی کە دەستگایەکی وا دروستکات بە هیچ بەشێکی وە. ئێوە ئمڕۆی شاهدن بریتانیا هیچ وەخت سەنعەتە فەناوەریە سەنعەتیەکەی نەگەیگە بە پای فەڕەنسا و ئینگلیس لە لەحاظە فەناوەری علم و قدرەتە علمی. چه اتفاقی کەوت کە ئینقلابە سەنعەتی لە بریتانیا کەوت؟ چی بوو؟ بۆ بریتانیا چووە سەرۆ؟ بریتانیا فقط لە اقتصادا توانی بڕواوە. اقتصاد شتێکی ئەنگلا ساکسۆنیە، بە تۆورە مطلق شتێکی ئەنگلا ساکسۆنیە و ئەمە سەکە ئیاڵەتە متحیدە ئەمریکا و بریتانیا تەپیان داگەسە سەران دنیا بە لە دەستگرتنە انحساراتە بازاڕەکان بە مطلقە خشونەتێکە لە پاراستنە ڕێگەی بازرگانی ئەیکەن. توێشی بڕۆی تاقیب بکەی بزانی ئینقلابە سەنعەتی بۆ لە بریتانیاوە بکرێت. خلاصە من ڕەوەندێکی تاریخی بەحسەکەم کە بێمە سەر ئەمەی کە ئێمە وەختێک گەرەکمانە تەحلیل بکەین و وەختێک لە ئەساس و درۆی تەرەف دەرەخەین لەسەر چ بەستەرێکە هەروە لە خۆی وەخۆ نییە ئێمە ئەم قسانە ئەەکەین. بزانە ئەگەر لە سەرزەمینە ئێمە قرارە مەسەڵەن فکر کریاوێت و لە زمانە جەمال عەبدولناسر و ئیمپراتوریەتە عوسمانی و ئیمپراتوریەتە قاجاڕیە کە ئێمە دوا کەوتگین لە غەرب و ئیشی بڕۆینە بەرەو ئیشی هەمان ئاهەنگمان بگرتایەتە بەرەو. بزانن قبولکەن من ئێژەم ئەمانە گشتی ساختەنها عوسمانی و قاجاڕیە متەئەخرن دروست کریاگەن تا سەرزەمین ئێمە حەپەلوش بکرێ لە چوارچێوەی ئەو بازاڕەی کە ئێشێ لە دەستی یاڵەتە متحیدەی ئەمریکا و ئینگلیسا بوێت. بەڵام با بێژین ڕەوەندە تاریخیەکەی چۆنە بوو. مەشیا وەکو بریتانیا وایە، مەشیا ئەوانەی کە حاکم بوون بە جامعەیە ئەم سەرزەمینە ئێمە، ئەوانەی کە پێگەیان بوو، بەگ بوون، خان بوون، پاشا بوون، دەولە بوون، مەشیایە ئەمانە بەهاتایەنە ئەمکاناتە جەدیدیان بۆ بازرگانی کردن بۆ تۆلیدە سروەت بە هاوردایە تا برەخرن ناوت دڵە ئەمانە مەجمەعی مەجلسێ و بە ئەم نەتیجە بگەیانە کە هەبوون دەوڵەتێکی منسەجمە قودرەتمەند ئەتوانێ ڕێگەی سەعادەت و پوڵداری و پێشکەوت ئەم مردمە دروستکە. ئەمە اتفاقە نەکەوت. تۆ ئەوێنی تەمامە ساختارە گۆڕێت، تەمامە کەسانێک کە یەک زمانێک یاگنە پاشا و دەولە کولەن لە بینیان ئەوەن سەر لە نوێ مردمێکی بێشکلی بێقەوارەی بێ هیچ پەیوەندیەکی ئیجتماعی دروست ئەکەن و سەر لە نوێ تێن بۆ ئەمانە ئیستە ساختارە جدید بەجێ پاشا و دەولە حیزب و نەهاد و ئەمانە دروستەکەن بە تایبەتی لە کوردستانە لەم کوردەوارە ئێمە. ئەم نەهادانە بۆ دروستەکەن لەبەرەوەی مردمەکەی پێ کۆنتڕۆڵکەن. خۆتۆ مەسەڵەن بڕۆیتە ناوی شاری کرماشان بێژی شاری کرماشان هیچ مەوجودیەتێکی نییە. شاری کرماشان زمانی مەوجودیت پەیاکە کە لە هەر مەحەلەیەکی کرماشانە، لە نەوبەهارە، لە گوڵستانە، لە تاجگوزاریە، چوزانم لە مەسیرە نەفتە، لە وەکیلاغا، لە سەعدیە، لە کەسرا، لە فردەوسیە، مەجموعەیەکی بتۆ هەبێت بە ناوی مەسەڵەن جەمعیەتە محلەیە فردەوسی، جەمعیەتە محلەیە مەسەلەن گوڵستان، جەمعیەتە محلەیە مەسەڵەن مەرکەزی بەهزیستی مەسکەن ئاریاشار، جەمعیەتە محلەیە ئیلاهیە. تا تۆ وەختی ئەڕۆی گەرەکتەتەکە کرماشان قسە بکەی ناگەهان تۆ ئەوێنی مەجمەعێکی 300 نەفەری دانیشتگە و ئەمانە گزارش ئەدەن لە کرماشان وەگەنە تو دەرە هەر ماڵێ ناتوانانی بتەقێنی و هەر کەسێ نایێتە دەرەوە کە بێژێت من ساحێوە کرماشانم و بەناوە کرماشان قسە ئەەکەم.
تەوەجۆکەن پس تۆ لەگراوێنی وەختی حملەکەی کرماشان یاگرێکتە کرماشان بوێنی کەسێ نەکرماشانیە نەکرماشان ئەتوانی قسە بکە نەسنە ئەتوانی قسە بکە نە سلێمانی ئەتوانی قسە بکە ئەمە گەورە بکەنەوە ئەگەر کورد مەجامعێکی گەورەتری نەوایە کە لەگەڵ مەجامعێکی ورتری نەوایە کە گزارش بدەن لە کورد هەر کامیان تۆ ئیشی بڕۆی کێ بوێنی وەختی بەحسە کوردەکەی کێشی بوێنیت تاکە خەڵکە کورد ممکن نییە ئەسەن ناکرێ و ئوسولەن تۆ وەختێک 10 نەفەر قسەکردنیان پێ بێم 10 نەفەرە ناتوانن ڕەیەکی مشتەرێکیان بوێت هەر کەسێک گیای بایرێ ڕێنێ لذا تۆ ئیشەی بیت بۆ ئەم کوردە سازمان دروستکەی نوێنەرایەتی دروستکەی دە ئەم کوردە چۆن قبوڵەکە ئەمە نوێنەرە کوردە ئیشی سوالکەن نەخۆتان کورد چۆن قبوڵەکە ئەمە نوێنەرە کوردە بەو ئیلتیجاکە ئەمە یە قسەیەگەکە کە دەوڵەت نایکە بعد ئەمە تەکە دەوڵەتی شەڕەکە ئەو کارێک من و تۆ و یەک نەفەری پێمان ناکری من و تۆ یەک نەفەری ناتوانین تەکە ئەرتشە ئێرانە دەرکەوین تەکە ئەرتشە عێراقا دەرکەوین تەکە ئەرتشە تورکیە دەرکەوین ناتوانین وەختی ئەم حیزبانە شەڕ ئەکەن تەکە ئەرتشە تورکیە ئەرتشە عێراق ئەرتشە ئێران چه ئیتفاقێکە فێ ئێمە یە کورد بە سوورەتە منفەرد کە تاکێکین فکرەکەین و ئەمانە نوێنەرە ئێمەن چون ئەمان ئەتوانن شەڕکەن تەکە ئەوانە بە تۆ لەگرا ئەوێنی شەڕکردن نە بە معنای ئەوەسە کە واقعەن کیانێ بۆ ئێمەیە کورد دروست بکرێ بەڵکو بە واقع بۆ ئەوەسە کە نوێنەرایەتی بۆ کورد دروست بکرێت ئێوە فەهمیتان نوێنەرایەتی بۆ منە کرماشانی بۆ تۆی هەڵەوجەیی بۆ تۆی هەولێری بۆ تۆی کەرکووکی بۆ تۆی هەمەدانی بۆ تۆی سنەیی نوێنەرایەتی دروستەکرێم نوێنەرایەتی چۆنە خوسن و قەڕەئی دانانێن خۆ کاورا بە سەواد و بە عیلم و بە دانش نەهات کە نیشانی بدات کە ئەو لیاقەت هێز و ئێمە هەڵبژێرین دنیای ئەمڕۆی ئێمە بووگەسە و بازرگانی هەرچیشتەوە بازرگانی ئەیوێنین تۆجۆکەی خەڵکاوە شوێنەوەی کە پلان بدا نەقشە ڕێگە بدات من فرە ژیرترم لە ئێوە من فرە متەخەسسترم لە ئێوە کە ئەم قسانەی کردگەسە باو چۆن حیزب دموکرات بووگەسە حیزب دموکرات کۆمەڵە بووگەسە کۆمەڵە یەکێتی بووگەسە یەکێتی چۆن بووگە و ئەم شەڕانیانە بوو کردەگە بۆ خاترەوەی بوون بە نوێنەرە ئێمە بۆ خاترەوەی خۆیان بە خۆیان بێژن ڕەهبەرانە کورد کێ بەمانەیەکی ڕەهبەرانە کورد دەوڵەتە ئێران دەوڵەتە عێراق دەوڵەتە تورکیە دەوڵەتە سووریە یا ڕەهبەرانە کورتهای مخالف BBC وەیساف ئەمریکا بزانە دائیمەن ئەیخەنە ناوی زەهنە ئێمە کە ئەمانە نوێنەرە کوردن چون کورد ناکری نوێنەرینەوێ ناکری قوارینەوێ معامڵەی تەکانەکەی بەرەو ئیلتیجایەکان نەیگوێی ئەگەر ئێمە فەهمیمان کارکردەم حیزبانە بوو ئەمە نەبوو کە مردمە کورد فکری لەوە کرد و یا ئەسڵ ئێمە قبولکەین شتێ بەناوە ناسیۆنالیزمە کوردیش ئێشێ هاتوێت کە ناسیۆنالیزمێک هاتوێت و مردمە کورد دەژێرە تەئسیرە کەشوەرانە غەربیە بەمەگەیوێ کە ناسیۆنالیزمێکی گەرەکە تا بتوانێت هۆڤیەتێکی ملی دروستکاتەم هۆڤیەتە ملیە بواتە ناوی چوارچێوەی سەرزەمینیەک ئەم اتفاقا نەکەفتگە چون تۆ ناسیۆنالیزمە کوردیەکەت نییە بزانن ئێمە زمانی قبولمان ئەکرد کە ڕاز ئەکەن ئەمە تەلاشە ناسیۆنالیستیە جامعەیە کوردەوارە کە دەوڵەتێکی کوردی دروستکات کە ناسیۆنالیزمە کوردیە موجود وێت بەڵێ ئێمە قبولمانە کرد بلەخەرە نەحلەیە ناسیۆنالیزمە کوردی دەست پێیەکات هەمە گیرەوێت و ئیحساسە ملی لە کووردا دروست ئەوێت و سەمەرەکەی ئەمە ئەوێت و مقاومەتە ملیە کورد لە بەرامبەرە ناسیۆنالیزمەکانەتەرە تورکی عەرەبی فارسی ئێرانی وەلی ئەم اتفاقە نەکەفتەگە بە هیچ سوورەتێ پرۆسەی ملت سازی یعنی ڕەوایەت یعنی داستان یعنی فینکشن یعنی ئێمە گشتمان باوەڕمان هەست بە داستانێک کە ئێژێ ملەتە کورد ئەم داستانە ملەتە کوردە موجود نییە دەربێترین حاڵەت بوو بەسۆ ئەوەی کە ئێمە چۆن کوردین چون لە باسە کوردی ئەەکەینە بەرمان
یعنی نوعی پارچە تێرین بڕۆشی ئەدەین و قەیچی بعد ئەی دوورێنین ئەیکەینە بەرمان ئەمە بێت و هۆڤیەتە کوردی. مەسەڵەن ناونەفەکەکەمان شۆڕەکەین و ناونەفەک ئەمە ئەوێت و ئەمە هۆڤیەت و ئێمە ئەدات. من ئەگەر واوێتە ئیشێ هەر کام لەم دیزاینەرانی لباسە ڕۆژی 50 هۆڤیەتە مختلف دروستکەن. یا ئەوەی کە ئێمە کوردین چون زوانمان کوردیە وەلی تۆ تماشاکەی ئێمە ئەنوا و قسامی ئێڵ و عەشیرە و زوانە دایکیمان هەست کە ئەگەر واقعەن لێ بکۆڕیتۆ مەسەڵەن جافیە هەڵەوجە ئەوە نە فەرقی هەستەکە فارسیە تارانیە وە تەکە کرمانجیە دیار بەکرا کە تەکە دەریە تاجیکستانی ئاسی. ئەسن دانێ گۆرانی بێژی کرمانج وەختی گەرە کێسی گۆرانیەکی منتەقەی هەڵەبجە بخوێنێت دەمیە پێچێت و یەکە ناتوانێت بخوێنێ. تەوەجۆکەی تۆ لەگرا ئەوێنیت ئەسڵەن بۆ ناسیۆنالیزم کارێ نەکریاگە تا ئەمە قبول کەین کاکە ئەمە دەرئەنجامە تەلاشە بۆ دەوڵەت ملەت دروستکردنە ئاغازە سەدەیە دەستپێکە سەدەیە 20 ئەمە حیزبانە دروستکریاگەن. من بۆ ئەم ئەدلانە تێرم تا ئێمەیە کە واینە ناوە دنیای ئەمڕۆ ئەمە سەوادە زندگیکردن لە ناوە دنیای ئەمڕۆمان نییە. تا ئێمەی کە لە دەوڵەت مەعاش و پوڵ و بانک و کارمەندی و جاسووسی و ئەمانە تێگەیگین ئەمان لە کناریە حقوق و ماف و شەهروەند و جمهوریەت و دموکراسی و ئەمانیشە ناناسین فقط قسەیەکەین و نایناسین ئەسە نازانین شەهروەندە دەرەجە دووەم یعنی چی داستان بووگەسە چه خەوەرێک. ئەو وەختە ئێمە ئەکەوینە ناوە گێژەڵووکێک لە بێسەوادیە کە ئێمە ئەدەن بەملاو بەولاوە ئێمە بەرداشتەکانمان ئەوێت و یەکسری بەرداشتە سەتحی. مەسەڵەن ئێمە هیچ وەخت ناپرسین باشە یەکێتی لە دەوڵەتە عێراقی ئەکوژێت چ معنایەکی هەست. مامۆستا دکتۆر لوقمان لە دادگاکانە هەڵەبجە وتی لە تەلەڤیزیۆنە ڕووداوە دانێکیان بان کردگە سەدام حوسێن دوای ئەوەی کە مفاوزاتەکەی تەکە جەلال تاڵەبانیە بە نەتیجەیە نەگەیگە بە جەلالە تاڵەبانی ئێژێت ئێوە ئەڕۆن و تەکە ئێمە شەڕەکەن ئەگەر خۆتان شەڕمان تەکاکەن بە چەکی سووک تەکتانە شەڕەکەین وەکو جاران. بەڵام ئەگەر دەوڵەتە ئێرانی بێرن تەکمانە شەڕکات بە هەموو چەکێکی قورس لێتانەدەین کە هەمانە لێتانەدەین یعنی ئختاری چەکی شیمیاییان پێکە. بزانن کابرای کوردێشی لە خۆی سوالکە ئەگەر یەکێتی نیشتمانیە کوردستانە عێراق دوژمنی ڕژیمی دەوڵەتی عێراقە بۆچی ئێشێ ملاحەزەی بکات بە چەکی سووک لێبە ئەی بۆ بە چەکی قورس لێ نادا؟ بۆچی دەوڵەتە عێراق نەیگەرەکە یەکێتیە نیشتمانی بنبڕ بکە؟ بۆچی گەرەکێسی ئەو تەقەی کڵاشینکۆفی بێ ئەمیش تەقەی کڵاشینکۆفی بێ؟ بۆ ئەمە سوالێکی گەورەست. دەی ئەگەر دوژمن تعریفی ئەمەسە کە ئێشێ لە بینی بووەی و نابودی بکەی بۆچی لە لەحاظە سیاسی و سەدام حوسێن نەیگەرەکە ئەمانە نابود بوون بەڵکو ئێشێ دائیمەن بوون هەرزگایەکیش 100 نەفەر 50 نەفەر بەناو پێشمەرگە بکوژێ 200 نەفەر 300 نەفەر بەناو ئەرتەشە عێراق بکوژێ ئەم کوشتەنە بۆچی ئەم کوشتەنە ئێشێت بەردەوامێت؟ ئەمە سوالێکی منطقیە سوالێکی سیاسیە. ئەگەر یەکێتی نیشتمانی دوژمنە دەوڵەتە عێراقیە بۆچی ئێشێ بمێنێتەوە؟ بۆچی دەوڵەتی عێراقی بێژێت تۆ ئەگە خۆت تەنیاتێ من شەڕە کڵاشینکۆفت تەکاکەم وەگە دەوڵەتی ئێرانی تێری چەکە شیمیایت لێدەم بنبڕاکەم؟ ئەم قسە ڕاستی و دروسیەکەی کە معلومە قسەیەکی درۆ زنانەست یەک نوکتە بە تۆ ئەگەیەنێت یەکێتی نیشتمانی بۆچی ئێشێ بمێنێتەوە؟ ئەم سوالە بۆ ئێوە جواو نادرێتەوە بۆ ئێمە نادرێتەوە چون ئێمە بەرداشتمان لە دووس و دوژمن ئەوەسە ئەەکەین و تێڵایە کاڕۆین بۆ کاورا هۆخۆ دایکەکەت هۆ باوکەکەتە. ئێمە بەرداشتمان سەتحیە لە دوژمن ئەقڵە ئێمە گەورە نەبووگە چون لە مەجموعەی گەورا زەندگیمان نەکردگە چون دەوروبەریەکانە ئێمە 9200 نەفەر ئینسانە جۆرا و جۆر خانەوادە های جۆرا و جۆر تا ئەقڵە ئێمە ڕشت بکات. ئێمە دوژمنی نافەهمین فکرەکەین هەرکە کردی و تێڵایەکە و ژمێنی دا و دایکەکەت و باوکەکەتی کرد دوژمنمانە
بۆیە لە ناوی زندگی شخصیچمانە نافەهمین برا ئەتوانێت دوژمنە براوێت، برا مۆڕەواتۆ لە برایەکی تر لە حەسوودیە. تۆ ئیتر بالئەخەرە لە ئەدیانە ئیبراهیمیات داستانی یوسف و براکانی یوسفت هەز. یوسف خۆجوان و مەحبوب بابەی و براکانی ئەوەنە حەسادەتیان پێکردخستیانە ناوی چایەک تا گورگ بیخوا، تا بخەفە بوێت. تۆ ئمڕۆژ لە ناوی خانەوادەی خۆتا کە زندگیەکەی وێنی خۆیشکێک کە زەریفترە لە خۆیشکێکی تر، شووی زووتر بۆ تێت، خۆیشکەکەی تر هەزار تۆتەئی بۆکە، دوعای بۆ ئەکا، نوشتەی بۆ ئەکا، چوزانم تۆمەتە ناموسی ئەخاتە پشتی، دڵە کاورای داواکەر ڕەشەکاتۆ لە حەسادەتە، خۆشکەکەیشی خۆش گەرەکە. وەێ وەختی ئەگاتە مووقعیەت، چون تعریفێکی لە ڕەوابەتە ئیجتیماعی نییە، ڕەوابەتە خانەوادگی نییە، بە ئرس پێیگەیگە، هەچ وەک فخری نەکردگە سۆ خۆیشک بوون یعنی چی، برابوون یعنی چی، خانەوادە بوون یعنی چی، ئەم میراسیە پێگەیگە وە فکری لێ نەکردگە سۆ لەزا تا کوشتنە خۆشکەکەی تا نابودی خۆشکەکەی ڕاتە بەرەوە. وەفرەیەک لە ئێمە وەختی لە ئاکەین و بێ ئابڕوو بووین، کارمان کێشیاگەسە خۆکوژی لە بینچووگین لە براو خۆشکەکانە خۆمان لە ئامۆزاکەی خۆمان خواردگمانە. وەێ چون نافەهمین دوژمن چه شکلیە، نازانین دوژمن چه شکلیە، فکرەکەین هەرکە بنەوێت و تێڵایەکی بێژە باوکەکەت و دایکەکە حملەمان پێکە ئەوە دوژمنە، ئەوە دوژمنە. وەێ کەسێ پێ ئەکەنێت و ئامۆزامانە و پورزامانە و بە قوربانە بم پورزاگیانمان پێژێ، وەێ پشتۆ وە لە پشتۆ خەریکە دامان ئەپاچێ، نافەهمین. ئێمە ئەمە نافەهمین، ئەکسەریەتە ئێمە ئەمە نافەهمێ. بۆیە تۆ ئەفەهمی وەختێ مەجرسۆن ئەهنێرنە ناو جەمعیەتە ئێمە کە بە کوردی قسە بکات و تەکە مردمە هەڵس و کەوت بکات و ئادا بە خەڵکی فێر بێ، چی فێرەوێ؟ ئەفەهمی کورد زعفەکانی وا لەکوێە. بۆیە ئێمە متالعە ئەکەن کە لێو دووە حیزبمان بۆ دروستەکەن. کورد ئەمیق نییە، سەتحیە، فرە سەتحیە. شەڕ بۆ کورد یعنی بەردوەشاندن. دوژمنایەتی کردن بۆ کورد یعنی دایکەکەت و باوکەکەت خوێن جاری ئەوێ، بەمە ئێژن دوژمنایەتی. کورد هیچ وەخت دوژمنایەتی سیاسی نازانێت، یعنی نایەڵەن بزانێت. پس من ئەمانە خەریکم ئەدەمە قەی یەکتری و لەبەرەوەی لە یەکتری حاڵی بووین بفەهمین. تۆ ئەگەر ئەمانە نەفەهمی، نازانی شەڕێکە حیزبی دموکراتە کە دەوڵەتە ئێرانی ئەیکا شەڕە نوێنەرسازیە، نەشەڕە ئازادسازی. دەوڵەتە ئێرانی مەجالەدا حیزب دموکرات بمێنێت و خەڵکی لێ ئەگرێ ئەعدامیەکە، خەڵکەکە چی وتکە دەی؟ چی وتکە؟ دموکراسی بەرای ئیران. دی دموکراسی بەرای ئیران خۆ ئەوە ناهێنێت تۆ کاورە هەڵکێشی. چی وتکە؟ کردیەوە ئەسلحا بەرهەم زەنەندەی ئەمنیەتە جامعە ڕوا کاورە ئەعدامەکە. ئەم شەڕە موسەلەحانەی حیزبی دموکراتە ئەسڵەن پلاتفۆرمێکی نییە کە قەرارە بەرەو کوێ بڕوا. بزانن هەنا ئارند لە بەڕەسی جەوامع ئێژێ ئێمە شتێکمان هەست بە ناوی زەحمەت، شتێکمان هەست بە ناوی ئەمەل وە کار. هەنا ئارند ئێژێ بەشەرێک کە لە ناوە تەبیعەتا ژیان ئەکا و لە بەڕووبوومە تەبیعەت ئەخوا و دەستکاریە تەبیعەت ناکاوە کەرەستەی نییە، زەحمەت ئەکێشێ. زەحمەت نامێنێتەوە، زەحمەت نامێنێتەوە بۆ ئایندە، زەحمەتە هەدەرەچێ. وەێ ئینسان زەمانێک کە فکر ئەکاتۆ وە کردەوەکەی سوارە فکر ئەکا و کەرەستە دروست ئەکا، کار ئەخولقێ. کار کە ئەخولقێ سەمەرەیە ئەم کارە ئەمێنێتەوە، سەمەرەیە ئەم کارە ئەمێنێتەوە دیارە. ئەمە کار خوڵقانگێسی. ئەمە بەشەر کەشفی کردە کە نەوعێ بەرد بتاوێنێتەوە، ئێشێ بیتاوێنێتەوە، شکڵی بدا، کاری لەسەر کاتا لێوانێ دروستەکە. و ئەمە ئەوێتۆ کار. ئەگەر پێشووتر چووگە 12 ساعت مازووی چنیگە و قەسقەوانی چنیگە و بەڕووی هاوردگە و ئەمە زەحمەتوگە، کار نەوگە، زەحمەتوگە، کار نەوگە. بەم چەشنە دەسی بۆ بووی دەربێترین حاڵەت، دەرخۆشبینانەتەرین حاڵەت ئەوەی پێ ئێژن شۆڕشە کورد زەحمەتە، کار نییە، چون تۆ هیچ سەمەرەیەکی لێ ناوێنیت. مثلەن ئەم شەڕە موسەلەحانە وەختی پلاتفۆرمی نییە، هەدەفی نییە، نەتیجەی نییە، زەحمەت دروست ئەکا، کار نییە، کارە نظامی نییە.
کارە مسلحانە نییە، ئەمە زەحمەتە فقط. زەحمەتەکەوێتەوە چی؟ 100 کورد 200 کورد 2000 کورد ئەکوژرێ. ئەمە معلوم نییە بۆ ئەکوژرێ، لەسەر چی ئەکوژرێ. لەگرا تو پێی ئەوەی کە ئەم کوشتنە و ئەم نەمایشە کوشتنە، کوڕەدادە بەهیە، کوڕەدادە ڕعنا، کوڕەدادە ڕێحان، کوڕەدادە فلانە کەس ئەکوژرێ، زەحمەتە. ئەم زەحمەتە قەرارە چی بسەلمێنێ؟ کورد نوێنەریشی هەست، نوێنەری هەست. ئەو جار تحتە ناوە نوێنەرایەتیە کورد ئەمانە بە خۆیان ێژن حیزب دموکرات و کوردستانە ئێران. لەگرا چه اتفاقی کەوت؟ ئێران بە ڕەوایەتە جەعلیەکەی، بە هویەتە ساختەکەی، بە سیستم و دەوڵەتە جەعلیەکەی مسۆگەر ئەوێ و ئێمە قبوڵیەکەی. حرەکەتە دووەم ئەمەسە حیزب دموکرات ئیدعا ئەکا کە ئێمە گرەکمانە لەناوە ئەم قودرەتە ئێرانە بەشی لە قودرەت بگرین بۆ کورد. ئەم بەشە لە قودرەتە کە ئەیگرن تەبیعەتەنیشی حیزب دموکرات بیگرێت. یعنی عەبدوڕەحمانە قاسملو مەسەڵەن بێت و فەرماندارە مەسەڵەن ئوستانە کوردستان. عەبدوڕەحمانە قاسملو بێت و فەرماندارە ئوستانە کوردستان چه اتفاقێکە کەفێ؟ چه اتفاقی؟ ئایا تەکتەکە مەردەم و کورد ئەون و ساحێوە قودرەتە سیاسی؟ نه. ئایا ئەمڕۆ خەڵکە سلێمانی گشتیان ساحێوە قودرەتە سیاسین؟ نه. ئایا سەلیقەیە مەردەمە کوردستان لە هەرێمە کوردستانە لە سیاسەتە بەشداری هەست؟ نیسی. هەر 4 ساڵ دەفعەیە خەڵکە هەرێم بە 1000 خودعە و پوڵ و پەیوەندی عەشایری و پەیوەندی حیزبی بوومە قوروانتم و ئەمانە ئەکێشێن ڕەپای سەنووق ڕەئی دەنگی تێبخەن. وەلێودایەتر بەری ئەدەن بۆ پارتی، بۆ یەکێتی، بۆ بزبنەوە، بۆ یەکگرتو، بۆ کۆمەڵ و ئەڕۆنە کنارەوە هیچ مەوجودیەتێکیان نییە. پس تۆ لەگرا ئەوێنی ئەمانە حتا لە بەشە تەحەزوبە، حتا لە بەشە ئەو شتەی کە لە دنیای غەربا هەست، ئەو مشتومڕەی کە لە ناو دنیای غەربا هەست هیچ تعریفێکیان نییە. نیسیان تعریفە بۆ نافەرمانیە مەدەنی، تعریفە بۆ فعالیەتە مەدەنی، تعریفە دەیتە ئەگەر تۆ فعالیەتە مەدەنیت هەست ئیتر بۆچی گروهە مسلحانەت هەست. ئەگەر تۆ هایتە شوێنە حقوق شارۆمەندی ئیتر بۆ گروهە مسلحانەت هەست. تۆ لەولاوە حەزبە گاندی ئەەکەی ئیتر لەم لاوەکو کڵاشنکۆفە بۆ واوە دەستەوە. بزانە ئەمە هیچ کەسی جواوی ناداتۆ. پس لەگرا ئەمانە نوێنەرسازی بۆ کوردەکەن. لەم نوێنەرسازیە بۆ کورد فرە اتفاقێکە کەفێ. کورد میراتە تاریخی خۆی لەدەست ئەدا. کورد شناسە تاریخی خۆی لەدەست ئەدا. کورد میراسە فەرهەنگی و تەمەدونی خۆی لەدەست ئەدا. کورد لە زەهنیەتیا بچووک ئەکرێتەوە. کورد لە زەهنیەتیا شکەست ئەخوا. کورد لە زەهنیەتیا حەقیر ئەوێ چون زەحمەت ئەکێشێ و هیچێ ناوێنێت. زەحمەت ئەکێشێ و هیچێ ناوێنێت. کێ ئەوێتوە دەنگی کورد؟ ئەم حیزبانە ئەونۆ دەنگی کورد چون نوێنەرسازی کریاکە. ئەگەر تا ئەگرا لە من تێگەین ئەو وەختە ئێمە تێنە سەر قسەکانم مستەفای هجری دەرکەوتنە ئیدەیەک دەمە قۆپان لە پێ بە قسەهای حەلەق و بەلەق لە ناو شارە شنووە. خۆ تا بگەین بەمەی کە ئوسوولەن ئەمانە کێن و درۆکانیان دەربخین. ئەمە درۆست تا من سابتی بکەم ئەمە نوێنەرسازیە بۆ کورد لە پشتە پلانە کلیسا و کنیسە و نظام سوڵتە بۆ خەساندن نابودکردن مطلقە. ئێمە یەکێکیان ئەحزاب سازیە بۆ کورد، یەکێکیان شۆڕش سازیە بۆ کورد، مەفاهیمە ئەحمەقانە سازیە بۆ کورد. کورد ئەحمەقکردنە. کورد ئیشێ ئەحمەق بوێت و ئەحمەقیکەن. بەکێ؟ بە پورزاکەی، بە ئامۆزاکەی، بە دوو پشتەکەی. تەوەجۆ ئەفەرمون. خۆ ئێمە بێن با لەسەر سەحەت و سوقمە قسەکانە مستەفای هجری بدوێن چەنی قسەکانی ڕاستە
چەنێ ئەم شتەی ئێژێ واقعیە و چەنێ ئەم شتە ئەسڵ موهیمە و ئەهەمیەتی وا لەکوێ. ئاغای مستەفای هجری فەورەن دوای ئەم ئەمەلیات گەورە کە ئیکات فەورەن لە NRT و بانگەکرێ بەرەی تەبلیغی پێدەن، بەرەی تەبلیغی پێدەن کە ئەگەر کەسێکیش نەیدیگەیسە شارە شنۆ شارێکی 7,000 نەفەری بچووک کە ئەسڵەن لە خەریتەیەم کوردەواری ئێمە شتێ نییە، 4 نەفەر وە دەمە قۆپان و وە پەرچەمێکی حزبی و چووگنە ناوی وانە ناوی خیابانە و ئیستا کابرا کێ سوغراتە سخنڕانیە ئاتەشین ئەکا نەوەڵا کاورایەکی بەوبەختە و پشتتان ئەگرین و ئێمە هەین و یعنی چیتەوەی ئیسا ڕوون لەسەرم تۆڕەهاتانە ئەوێسین NRT مچەی هجری هاوردگە مستەفای هجری هاوردگە وەقساکە متعاسفانە لە فەیسبووک ئەمیانە بۆ من هەناردگە قەت هەوێتنتن عجب ئێمە بتوانین ئەمە بەرقەرارکەین تا عجب ئاغای مستەفای هجری شانسی هەست. زانستمانم لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵتانم بۆ چاوچەکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ. پێشمەرگەکانی حزبی دیموکراتی کوردستان لە شاری شنۆ هەندێک ناوچەی ڕۆژهەڵاتی کوردستان دەرکەوتن. دەمەوێت بزانم ئەمە چ پەیامێکی لە پشتەوەیە. دەکرێت بڵێن ئەمە بۆ ئاماژەیە بۆ ئەوەی کە ڕەنگە حزبی دیموکراتی کوردستان یاخود پێشمەرگەکانی حزبی دیموکراتی کوردستان بیانەوێت چالاکی گەورە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەنجام بدەن. بەرحاڵ پرسیار دەکەم وەڵام لە لێپرسراوی گشتی ئەو حیزبە وەردەگرمەوە و پرسیارش دەکەم بۆی کە ئێستا نێوانی هێزلایەنە سیاسی کوردیەکان خۆ بیستێمە لە سەحەت و سوقمە قسەهای مستەفای هجری ئەدوێن ئەسە ئوسولەن حزورە پێشمەرگەهای ئەمانە چه اتفاقێکی گەورەس بۆ مردم ئەم پێشمەرگانە چه پەیامێکیان واپێ چه قدرت نەماییەک ئەکەن جەنگە موسەلەحانەیە ئەمان کەواتە ئەم خەریکە بەحسیەکە و بەحس چالاکیە گەورە. چالاکی گەورە یعنی چی؟ ئێمە ئەسڵەن ئەفەهمین چالاکی یعنی چی؟ گەورە یعنی چی؟ هەدەفە هێزە گریلایی چییە؟ بابیجان بڕۆن تۆزی متالعە بکەن بفەهمن هێزە گریلایی مسلحانە بوو چی دروست ئەکرێ شەڕە گریلایی بوو چی ئەکرێ تۆ ئیشێ بڕۆی لە نینجاکانە ژاپۆن و دەست پێ بکەی تا ئەگەیت بەم تاریخی یەهود نووسیاگە خداوەندە ئەلەموتە حەسەنە سەباح و حەشیشیان کە لێو دوا لە ئینگلیسیا پێیانێژن ئەسسنەیشن یعنی کوشتن یعنی تێرۆرکردن لەگرا ئیشێ لە هەمان کەلەمەی جوولەکەی حەشیشیان هاتوێت کە وەختی کەسێک ئەکوژن تێرۆری ئەکەن ئەوێت و ئەسنەیت کەلەمە ئینگلیسیەکەشی نهاتە سەر زوانم. تۆ ئیشی بەڕەسی بکەی بزانی هەدەفە هێزە گریلایی چییە گەرەکی چی نیشان بدات تێتە ناو مردم ئەنتەریاتەکە معرەکەی پاڵەوانی ئەگری یا ئەم هێزە گریلاییە ئەڕوایی کارێگەکە بە چی ئێژی چالاکیە گەورە چالاکیە گەورە ئیشی بەرامبەر بە کێ بکری ئەهداف چۆن مشەخەز ئەوێ هیچ تعریفێ لە من ناکرێت و فقط کورد ئیشێ زەحمەت بکێشێ کار نەکات زەحمەت بکێشێ تەوەجۆکەن بزانن ئەم کەلەماتە فاسدە وا تکرار ئەوێت و لە زەهنە ئێمە مانانە ئێمە ئێستا گرەکمانە بزانین چه ئتفاقی کەوتگە مچەیە هجری
دەوڵەتە ئێرانی زەعیف بووگە کوردستان چۆنە بۆچی هەمیشە هەست بە ناکۆچی دەوڵەتە ئێرانی زەعیف بووگە ئەمان قودرەتمەند بووگن عقبەی اجتماعیان فرست چه اتفاقی کەوتگە مەچەی هجری ناگەهان 4-5 نەفەر دەمامەکیان لێلا ئەدا و دەریان ئەخا و نیشانیان ئەدا چه اتفاقی کەوتگە قودرەتمەند بووگە مستەفای هجری ملیۆن جەمعیەتی وا لە پشتا مستەفای هجری فەلسفەی کردگە مستەفای هجری جامعی کێشانگەسە نقطەی ئینقلابی چه اتفاقی کەوتگە لە پەڕێکە 4 پێشمەرگەی حیزبی دموکرات دەرەکەون جمهوری ئیسلامی دموکراتیکە جمهوری ئیسلامی تەکە ئەمانە ڕێکەوتگە چه اتفاقی کەوتگە لە سەحەت و سوقمە ئیدعاکانە مەچەی هجری وتراوە ئەو ناکۆکیە وای کردووە کە ئەم هێزانە نەتوانن وەکو پێویست پەیامی کاریگەر بە کۆماری ئیسلامی ئێران بگەێنن هەوڵێکە بوو بۆ ئەوەی کە جۆرێک لە کۆدەنگی یەکگوتاری کۆکردنەوەی لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەرئەنجامەکەی بێ دەمەوێت بزانم ئەو هەوڵە بە چۆ گەیشتووە ئێستا دەکرێت بڵێن لایەنەکان ناکۆچەکانیان وەلاناوە بیر لەوە دەکەنەوە بە یەکگرتووی پەیامێک بگەێنە کۆماری ئیسلامی ئێران بۆ ئەوەی ئەو ناوچانەی کە ناوچەی کوردنشینن ڕۆژهەڵاتی کوردستان جیا لە خۆبەڕێوەبردن ئازادکردن سەربەخۆیی لەژێر هەر ناوێکدا بێ ئامانجەکانیان چڕ بکەنەوە لەو بابەتەدا و نزیک ببنەوە لەو ئامانجا کە حتمەن ئامانج و ویستی هەر کوردێکە لە هەر 4 پارچەی کوردستان و دەمەوێت سەرنجی ئەوانش بزانم لەسەر دۆخی ناوخۆیی هەرێمی کوردستان و کورد بە شێوەیەکی گشتی لە ناوچەکەدا توانیوێتی کۆدەنگی دروست بکە لە نێوان خۆیاندا بۆ ئەوەی بتوانن پەیامەکانیان کاریگەرتر بێ بۆ ناوچەکە و بۆ جیهانیش گفتوگۆ دەکەم بە سوپاسەوە لەگەڵ میوانەکەم مستەفای هجری لێپرسراوی گشتی حیزبی دموکراتی کوردستان کە ڕاستەوخۆ لەگەڵمدایە کاک مستەفا سوپاس بۆ ئەوەی کە میوانی هەر لەبەر خاتری ئەوەی بە ئێوە بفەهمێنم ئەم زوانە چەنێ سەقەتە کە مەردەمە سەقەت دروستەکە لە خۆتان بپرسن لێ پرسراوی گشتی یعنی چی واقعا لە خۆتان پرسن یعنی چی لێ پرسراوی گشتی مەفهومە لاتینەکەی ئەگەر ئەمانە حیزبن و ساختاریان لە دنیای غەرب گرتگە ئەم تەقسیماتیان لە دنیای غەرب گرتگە لێ پرسراوی گشتی یعنی چی معادڵە ئینگلیسیەکەی لاتینەکەی چییە لێ پرسراوەیە گشتی یعنی تەمامە مردم هاتگن پرسیاریان لە ئەم کردگە یعنی تەمامە مردم تێن لە ئەم ئەپرسن لێ پرسراوەیە گشتی هیچ معنیەکی نییە تۆ ڕەهاتە دێ ئەمە ئینسانە کورد ئاقڵەکە ژیر ئەکا ئینسانە کورد بە دنیای جدید ئاگاه ئەکات و ئەمانە مؤسسات و کوردین دەرەنجامە فکرکردن هاتگنە سەر دەرەوە یعنی چی لێ پرسراوەیە گشتی کاکە تۆزی بە دقەت و بڕۆنە بەرەو کاورا گەرێکی سیناوی مناڵەکەی بنێ ئەم دی و ئەو دیوی ئەکا بزانێ ئەم ناوە چه تەئسیری لەسەر ئەم مناڵەدا ئەنیت کاورا لە کرماشانە چوو ناوە کوڕەکەی بنێت کامی لە کرماشانە کاورای سەبتەحواڵ و توی ناوی منێ کامی ناوی پیاگانەیەکی پێوە بنێ ناوی بنێ عەلی ئەشرەف ناوی بنێ شتێکی ئاوا وتیو نە هەر گەرەکمە ناوی بنێم کامی وتیو بابەگیان ئەگرا کرماشانە ناوی منێ کامی وتیو نە هەر گەرەکمە ناوی بنێم کامی وتیو من ناوی ئەنێمە کامی وەرێ لە مەدرسە دەسی بۆ ئەوەنها تەوەجۆکەی تا ئەم سەدحە تۆ ئیشی بفەهمی ناوی کە ئەینەی مهمە لەکوێ ئەینەی تۆ قەی کێوە لێ پرسراوەی گشتی یعنی چی ئەدامە بن سپاس بۆ ئێوەش زۆر سپاس دەکەم بەڕێزانەوە کەمیشە دەرفەتان هەیە بە کۆمنتەکانتان لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە پێیجەکانی نافتی ئێوەش بەشدار بن
لە گفتوگۆکەماندا وەکو هەمیشە من سوود لەو کۆمنتانەی ئێوە دەبینم کاک مستەفا پێشمەرگەکانی حەزبی دیموکراتی کوردستان لە شاری شنۆ لە بەشێک لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەبینرێن جۆش و خۆشی زۆری هاوڵاتیانی کورد لە پارچە جیاوازەکان لە دنیادا لێکەوتەوە دەمەوێت بزانم جۆش و خۆشی زۆری لێکەوتەوە ئەمە کاملەن مشەخەسە بەرەیە تەبلیغاتی بۆ حیزب دموکرات دروستکردیاگە NRT وابەستە بە دەوڵەتە ئێرانی NRTش ئاغایە کەبابچیە پێنجوێنی شاسوار ئەولواحی خەریکە تەبلیغاتەکە بۆ حیزب دموکرات خۆشێکی گەوگورای خستووەتە ناوە هەر چوار پارچەی کوردستان کاکەیان بۆ درۆ ئەکەن یعنی چی خۆشێکی گەورەی خستووە یعنی ئیستە خەڵکە سنە هاتگنە سەر باڵابان فیکە ئەکێشن خۆشت گەورە چه شەکلیە ئەخۆشی تێت یعنی جەمعیەت کاتگنە ناوە خیابان تێت وەکو چۆن ئاوێ ئەخۆشێ و تێت چ خۆشێکی خستەگە بابەجان ئێوە بۆ قسەکردنتان لیمیتی نییە بۆ قسەکردنتان بیلا حدودە بۆ گەرەکتانە مەردەمە ئێمە ئەحمەقەکەن خۆشە گەورە چه شەکلیە قیاسێ بە بەدەسمان و قیاسێ کاورا ئیژێ بە خەستی قەسفیە کرد نایژێ چەند بووم 2 بووم 3 بووم 4 بووم 10 بووم بە خەسی خۆشێکی گەورە لە هەر چوار پاشە گۆبەڵ زێژێ درۆ هەرچی زلتروێ قابلە باوەڕترە بۆ حیزب دموکرات کیس چییە ئیستە کاورا لە دیاربەکر و دانیشتکە ماتەڵە بزانێ خەڵکە شنو فیکە ئەکێشێ بۆ چوار پێشمەرگەی حیزب دموکرات درۆ ئەەکەی ئێمە هەر ئەنتەرێ لە خیابانە سنە قڕ لێ بدات و خیابانە کرماشان بڕەقسێ فیلمەکەی ئەوێنین وەلێ نەماندی خەڵک بێتە خیابان و بێژێ بژی شنۆ وای شنۆ ئاخ حیزبی دموکرات چ قەشەنگە بۆ درۆەکەی بۆ گەرەکتانە بە کورە تۆ تماشای مشتی حیوانت دەهاتی حیزب دموکراتی بکە مەرتیکەی بێ دایک و باوک مەرتیکەی بێ ئەسڵ تۆخمە ڕەعیەتت دەهاتی ئاخر تۆخمە زۆڵ ئاخر بێشەرەف دێ ئەمە ئاخری نەهایەتی زۆق و سەلیقەتانە من لە هەرکوێ قسەکەم تێکامنت دائەنێ ئیتتهام ئەدەی بابا مەڵاقارە پاوە تۆ بە ئەژداد تۆ ناتوانانی بڕۆیتە خزمەتی دەسی ماچکەی پۆفیۆز تۆ لە پازداری لە جاشی لە دایک حیزی لە باوک ڕەعیەتە تەجاوز پێکریاک باوک ڕەعیەتە پێ تەجاوز پێکریاگی تۆ چیت پێبێژن پێت بەرەخوا تەخمە مچەی هجری و قاسم دووی حیز و ئاخر ئەو هەتی وا هیستەرەکەتان وا تۆ پیاچی ناوە ئیسا خۆتە تەقاند و بەبەم ئاخر گووە قەور و باوکە ئەوەی هەڵتی پەڕان تۆخمە دەهاتی ئەمە ئەوجە ئستعداد و خۆتە تەقاند و ئینتەحارە کرد بەچکە قازیم هەمە تۆ سەیری کەن ئەم مشتە حیوان و دەهاتیە بووگن بە نوێنەرە ئێوە ئەمانە من بۆ تێمە سەریان جواویە دەمە تا تۆ بفەهمی ئەمانە چەنی حەقیرن ئەمانە حتا جمێ نازانن من حتا بوختان ناتوانن بکەن حتا لقۆز ناتوانن بوەشێنن هیچیکیان پێ نییە دەهاتی بۆ گەن ئیستە لە ناوی کاوڕ و حەیوان و پەسات کەسە دەرەوە تو جمێن نەزانی بدەی نەتوانی بۆ من تۆهمەتێ دروستکەی جەرگە من بوەڕێت لقۆز نەتوانی بەی تا تۆ چ میزان تەوسعە پەیان نەکردگی تۆ بزانە دایک و باوکە چه کەرێکن ئەو ڕەوابەتە ئیجتیماعیە تۆ تیاوگی چه کەرێکی دروست کردگە
بابا خەڵکی کوردەوار گوێ بگرن ئەمانە پرۆسسە ئیجتماعیە ئێوە بفەهمن کە کیا تەرەفن ئاخر بۆ سەعدی ئەحمەد پیرە و خولە سەنگاوی و مەسعودە بارزانی و نێچیروانە بارزانی تەپەداتەمرە سەر مەردمە ئێمە دەی وەخت خۆی کەس نەوگە جواوە ئەمانە باتۆ بابا ئەمانە یەموش دەهاتین جمێنیش نازانن تۆهمەتیش نازانن بەندێت ئەوەنە دەهاتیت بۆ کاکە پێتی بەری خوارد تۆیش دەهاتیت تەکی مەڕوومانگا گەورە بووگی دەهاتی مشەخەسە کاورا تەکی مەڕوومانگا گەورە بووگە پێت بەری خوارد فرە تۆسە ئەپەیا کردگی فکرەکەی مۆبایلە گرتکەسە دەسۆ و مناڵە پاریسی دەهاتی یعنی ئەوەی کە تۆ ناتوانی حتا لە قەبارەی ئەقلی کاورا تۆمەتێکی لێبەی بخونجێ تۆ چەنێ مەردەمە کوردە بە ئەحمەق دانیاگە چەنێ وەختێک تۆ دەوڵەتە لە خۆت نەوێ جامعەت لە خۆت نەوێ مشتی دەهاتی جامعەیە تۆ شکڵە دەن بۆیە مەردەمە ئێمە ئاوا خەسیاگ و بێ ئەقڵە ئاخر بابەگیان بێ سبا من تۆزی تربیەتە ئەمانە بکەم ئاغایە شاهۆ داڵەخۆ تۆ تەکلیفە مشەخەسکە بلەخەرە لەم وەسەتە گەڵت دڕیا یا نەدڕیا لنگێکە وا لە شاهۆ لنگێکە وا لە داڵەهۆ ئاخە مەرتی کەی پۆفیوزت دەهاتی کامیانی تۆ شاهۆ داڵەهۆ هەر دەهاتیە لۆ لاوە هاتگە ناوە دەهاتی ئەنێتە قەی خۆیوە یانێ تۆ ئەوەنەی شاهۆ بەرزی یا لنگێکە واوە سەرە شاهۆوە لنگێکە واوە سەرە داڵهۆوە ئاخە کاورای گەوجت دەهاتی تۆ سەیری تۆ ئاپۆچیت ئاپۆ بنێ لە خوەت بینێ لە خوەت مەرتی کەی پۆفیوز ئاجەبە و دەسە مشتی دەهاتی ئەم جامعەی ئێمە کاول بووگە کاک سەردار ئەحمەد ئێوە چوون جامعەتان تربیەت نەکردگە ئاوا سەگە لە دەهاتی وا بەردریاگە سەناوە ئەم جامعەی ئێمە وا پیای محتەرەم زاتی نییە قسە بکە زاتی نییە قسە بکە دوو دەهاتیە ئاوا حملەی پێ نەکەن کورە کاکە ئەمانە ڕێگەیان نادەنە ناوە هیچ شارێک لە ناوە ئەم شارانە کولەن تەحقیرەکرێن اتفاقا ئەمە دەرسێکی خاسە کە ئێوە ڕوبەڕووی بەچکە دەهاتی بوونەوە مەردەمە ئێمە فێر بوویە لە خۆی دفاع بکە لە مقابلە حەجمەیە تۆهمەتە مشتی دەهاتیە ئەناسۆرە دەوڵەتانە منتەقە دێخۆ کەسێک دایک و باوکی بووە ناوێتۆ نۆکەر کەسێ ئەسڵ زاوێ مەسینە هەڵگر نییە ئەمە نەبێ دایک و باوکن بەچکە ڕەعیەت و گاوان و بێعەقڵ و دەهاتی و تۆخمە بزن و ئەمانەنە هەر ئەمانە وایان کردە پیای محتەرەم لە جامعەی ئێمە زاتی نییە بێتە ناوە ساحەی سیاسی قسە بکە خروجیەکەیان مەچەی هیجریە فیلسوف مەچەی هیجری گوێ بگرن لە فیلسوف مەچەی هیجری مەبەستە دابەزینی پێشمەرگەکان بۆ ڕۆژهەڵاتی کوردستان چییە؟ کاکە گێڵان هەمەوەند حتمەن دەهاتی کەلەی حتمەن دەهاتی کەلەی ئەمە ئەوەنەی من زلە چاویشی هەس ناوگەڵیشی هەس جنسیش ئەکا پاروی زلزلیش ئەخوا دوو گوپی ئاوە ئەیخوا دیسیە فاسۆلیا و برنجیش ئەخوا هەچێکی نییە
وەێ بابێنە سەرە ڕەوابەتە ئیجتیماعی. ئەقڵە ئیجتیماعی نییە، ڕەوابەتە ئیجتیماعی نییە، نافەهمێت. بیخەرە ناوە جەمعیەتێکی سانەفەری دەمی ئەوێتۆ تەڵەی تەقیاک. تەوەجۆەکەی بیوەرە ناوە شارێک خۆی گمەکە. بۆ خاتری ئەوەی کە ئەو لە دەوروبەری خۆیان 4 نەفەری چاو پێکەوتدە. داهاتی ئەوەسە وەختی تۆ نەزانی چۆن دەست بۆ منەوەی ئیستا تو هاتکیتە ئەم مەجلسە نافەهمی من منزورم لە کەلەمەی داهاتی چییە؟ فەورەن گرت تۆقەی خۆتۆ. ئەگەر بتزانایە بتفەهمیایە ئەم قسەتە نەئەکرد. داهاتی جوغرافیا نییە، داهاتی خوو خسڵەتە. وا ئینسانی هەسی ئەقڵی تەوسعی پەیان نەکردگە گەورە فکر کاتۆ. حاڵیت بوو داهاتی ئەوەسە وا فکرەکات دوژمن ئەو کەسەسە ئەنەوێ لە تێڵایە پێ ئێژێ هۆ دایکەکە باوکەکەەوە نافەهمی دوژمن چ شکڵیە. ئیسەر فەهمین داهاتی چێتی یا بۆ تەوزیح بەمە دووبارە. خۆشە هەڵەیەکی ئێوە ڕاست بکەمەوە. ئێمە حزبی دیموکراتی کوردستانی ئێرانین تکایە هەر ناوەش ناومان برن. ئەوە ئێرانەکەشم بۆ زاکرد لەو مستەفا لەو ڕۆژانەی کە سەرەتای ساڵە پێشمەرگەی شار هەندێک جوڵەیان کردووە لە هەندێک لە شارەکان وەکو ناوتان بر لە وەکو شنۆ بانەوە چەند شاری دیکە خۆیان نیشان داوە. ئەوانە ئەو پێشمەرگانە نین کە لە سنوورەکان ڕاتێپەڕ بوو بێتن ودا بەزی. ئۆکێ مچێ هێژری لەگەڵ تەکلیفی مشەخەس کرد. وتی ئەمانە پێشمەرگەی شارن. ئەمانە یەک هەنگاویش پەڕیگنە بەرەو لە تەشکیلاتی نهێنی دەرهاتگن تەبدیل بووگن بە پێشمەرگەی شار. فێرە قسەی جەدید بووگن. داعشینە پای دیبێتەکانە ئێمە و فێرە قسەی جەدید ئەون. پێشمەرگەی شار تعریفی هەز مچەی هجری. یعنی ئەمانە ئیستە نیرویە مسلحە حزب تۆن لە ناوی ئەم شارانە کە کارە نەزامیە تۆ ئەوەنە بەرەو. چون ئەمانە هاتگنە سەر دەرەوە تێئۆریە تۆیان پێ نییە تا تێئۆریە تۆ قاو بکەن. ئەمانە نێن بە شوێنە ئینقلابە ئیجتیماعیە تا بتوانن لە دەروونە ئینسانەکانە ئەم سەرزەمینە ئینقلابێ دروستکەن. ئەمانە 4 دانە ئینسانە بەڵبەختە گەڵدەڵپنن وەکو خوات. یەکێ کلاشینکۆفێکیان گرکەسە دەس و میلە پەرچەمێکی کردووە قەی خۆیە وەخت و بخلیسکێ هاتوو گەڵپە گەڵپ لە ناوی شاری شنوا ئەچوەڕێەوە. ئیسە تۆ نیروی شارە هەز پێشمەرگەی شارە نەمانە. ئیستا سوال مچەی هیجری دەی تۆ ئێژی ئێمە خەتەرناکین و قارەمانین و ئەمانە و وەلێ پێشمەرگەکانت و فقط لە شارە شنۆی 7,000 نەفەریە تەسویریان لە خۆیان داگەسە دەرەوە بە ئاشکارای عاڵەم بە ئەسلحەوە وانە ناوە ئەو خیابانە. ئەمە چه پەیامێگەگەیەنی؟ سوال ئەم نیروانە تحت تەعقیب سپای پاسداران قەرار ئەگرن یا ناگرن؟ ئەم شارە کەڵانتەریشی واتیا یانێتیایی؟ نیروی انتظامیشی واتیا یانێتیای شارە شنۆ ئەوە مشتێکە شارە شنۆ 7,000 نەفەری واتیا یە خیابانە ئەسڵی 2 پمپ بنزین. خۆی ئێژێت ئامارە ساڵە 95 ئێژی شارە شنۆ 7,000 نەفەرە. ئەمانە لە ناوە شارێکە وا 2 پمپ بنزینی هەسوو یە خیابانە ئەسڵی چۆن نیرویە انتظامی و سپای پاسداران نایانگرێت و ئەسلحەوە. پس تۆ پێشمەرگەی شاریشە هەست وەلێ فقط وانە شنووە نێنە سنا نێنە کرماشانە نا فقط شارە شنۆ. لەگنا مستەفای هجری ئیدعای کرد کە ئەمانە مەرزیان تێنە پەڕاندگە ئەمانە وانە ناوە شارە لە باسە ئەیدیان لە باسە حزب دموکرات بووگە لە بەری کردگە چووگەسە ناوە خیابان خۆی نیشاندات. یانم های ئێمە هەین وەلی ئیتر لە هیچ کوێکانیە هەچی شتە بووگەسون نەمایشە ئەسلحەوە دەست. ئەم ئەسلحە قەلار نییە بتەقێت هیچ هەدەفێکی مشەخەس بپێکێت. ئەم هێزە ناوە شارە بۆچی دروست کریاگە معلوم نییە.
دەی تۆ ئەگەر ئەم تدانیاگە کە کارێک جێبەجێ بکات ئەو کارە چییە کە ئیشی جێبەجێ بکە؟ ئەوەڵەن وەفا سەگ هەسی باوکە تۆیش وەفادارە وەکو سەگە دوومەن ئەبەی موحتەدی و خوەت و مچەی هجری بە سیفونە توالەتەکەم نازانم خوەت و مچەی هجری و حیزبەکەت و ئەبەی موحتەدی تا خڕخڕە قەرزارە پێڵاوەکانە منن بەبەم بەچم قسەم فێرتان کرد ئەقڵم پێتان دا هەڵی بووی دانە دانەتاندا ئەنیشنە پایم دیبەیتانە فێرەون مشتی دەهاتی بۆ گەنی ئەحمەقی جنایەتکارن هەڵی بووی تو لە زۆڵەزا تێگەیت بەبەم کوڕە حیزت دەهاتی ڕۆڵە من پیای کوڕە پیاگم هەواسە بوێ لە پشت ئەم دووربینە ئاوس نەوی بڕۆ پەیکارە ڕۆڵێکیان بڕۆ پەیکارە کوڕە حیز لە خاسەکەتان بم کامەتان فرە خاسە فرە پیاگە ئەو پیاگیشتان واتیە پیاگیش هەن خەڵکی کوردەوار جینۆسای دەزانن یانە چی؟ جینۆساید یانەوەی کەم مردمی بێ ئەقڵکەی تۆژۆکەی ئەمە تۆهینە بە ساحەتە مردمە کوردە منەگەر جواوم نەدایێتەوە منەگەر جواو نەدەمەوە بزانن ئەمانە لە ئۆهدەیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بەرنایەن گەرەکیانە لە ئۆهدەی جمهوری ئیسلامی بەربێن گەرەکیانە لە ئۆهدەی جمهوری ئیسلامی بەربێن مچەی هجری و قاسملو و قازی مەحەمەد ئەمانەی دروست کردە تۆژۆکەی مەسەنیس چوو منافقی بکات چوو منافقی بکە ئایدی بەناوە کۆمەڵە دروست بکات و سێرە ئەم ئەقڵت دەهاتیە بکە کە گویا من جمێن بەمە کۆمەڵە گوێ دوا پێ یعنی تو ئەوەنە نەخنەماوی ئەوەنە دەهاتیوی ئەوانە شغڵە ئەژدا و ئابادتانە سێرکە بەبەم توخمە حیز خانەوادە حیز ئەگەر پیاگی بە ئایدی خۆت بێ قسە بکە مچەی هجریت ئەبەی موحتەدیت توخمە قاسملووی دایکە لە ژێرە قازی مەحەماوگە بەچکە دەهاتیە توخمە کارمەندە ئتلاعاتیە دەوڵەتە ئێرانی دەهاتی ڕۆڵە بچۆ پەیکارە بچۆ ڕۆڵە بچۆ پەیکارە ئێستا کە گەینە سەرم مەچە حیزە هجری و حیز بە حیزەکەی با من سێ چوار دەرستان پێ بەم فێر بوون مێڵن دەهاتی بێدایک و باوکە توخمە فاحشە دەمتان داخن مێڵن باوەڕکە نەمانە بە هیچ شارێکی کوردەوارە زاتیانەوە قسە بکەن زاتیانەوە مشتی دەهاتیون بۆ گەنیان 9 کیلومترە چوو بۆ گەنە پەهن و پشکڵ و سڕوانیان 9 کیلومترە چوو تەواوە وجودیان پڕە لە حەقارەت و ئوغدە مەیڵن دەمکەنەوە دەمیان داکوتن بێتە نێو شارەکان بەڵکو ئەوانە پێشمەرگەی شارن لە هەر کاتێکدا کە بە پێویست بزانن بۆ خۆیان لە بۆنە نیشتمانیەکاندا لە هێندێک هەرومەردی تایبەتدا خۆیان نیشان دەدەن و ئاخە ئەنتەر لە پێشمەرگەکانە ئەنتەرتر کارتان بگۆن نەمایشدانە خۆتان لە بۆنە تایبەتەکانەوە قنقڕبەی مە تۆ پێشمەرگە نیەی مە تۆ نیروی مسەلەح نیەی لە بۆنە نیشتمانیەکانە وا مەردەم تێنە دەرەوە خۆیان هێزی خۆیان دەردەخەن بەم
هێزە کوێیان دەرەخەن هێزە قوڵیان دەرەخەن هێزە کوێیان دەرەخەن وەختی مردم هات کەسە دەرو قڕەدات هێزە کەمەریان دەرەخەن چۆن هێزە خۆیان دەرەخەنم هێزە چۆن دەرەخرێت چواردانە ئەنتەر و چوار کلاشین کۆفۆتێنە ناو دەرهێز دەرەخەن مانۆڤرە سەربازیە ڕژەی سەربازی ئەچی مچەی هیجری یعنی چی هێزە خۆیان دەرەخەن ئەم هێزە وا لەکوێ دەریەخەن تو سێرەم تو ڕەهاتە مەرتیکێژی مەرتیکە تو ئیدعاکەی حیزبێکی موسەلەحە هەست هێزە خۆ دەرخستن نیشانە کارە تۆ ئەمەسە عملیاتە نظامی بکەی کارە تۆ ئەمەسە مؤسساتە دەوڵەتە ئێرانی لەکار بخەی دێ ئەم حیزانە واوانە ناوە شارە شنوا ڕۆژی 1 ملیۆن دەفعە تەجاوز ئەکرێت بە وجودە ئینسانی خەڵکە شارە شنو وانە کوێ ئەم حیزانە ڕۆژن نەمایش تێنە دەرو نەمایشت جلو بەرگە نەمایشە قن هەڵتەکاندن و هەڵپەڕکەس نەمایشە چییە خۆیان دەرەخەن ئەی بۆ ڕۆژانێتر خۆیان دەرناخەن لە بۆنە خۆیان دەرەخەن ئەی بۆ لە عەمەلیاتە خۆیان دەرناخەن ئەی بۆ لە کوشتنە زاڵەما خۆیان دەرناخەن لە بۆنە لەبەرەوەی تەئاتر بۆ تۆ بکەن چون هەرچی شتانە تەئاترە شان و گەریە خۆ نەمایشکردنە تو سیر ئەم توڕەهاتە بکە ئەیدەنە خوردە مەردمە ئێمە ئەنارتی تەبلیغیان بۆەکە خڕۆشە چوار پارچە دروست بووگە ئەمە سپای پازداران بە تۆ ئیجازەی داهاتی خۆت دەربخەی ئەمە بازی جەدیدە سپای پازدارانە لە وەختە ڕاسان تو ڕاسانەکە چی پیات مچەی هیجری چۆن ڕاستە کردو و نەما 86 نەفەر 7 نەفەرە داوە کوشت و لە پڕێکا تۆ ڕاستە کردو و لە پڕێکا چەور بوویت و لە پڕێکا داخست معنای ئەوە کە کورد لە ڕۆژهەڵات ئامادەیی هەیە بۆ بربەرەکانی لەگە ڕژیمی کۆماری ئیسلامی ئامادەیی هەیە بۆ کورد ئامادەگی هەیە بۆ بربەرەکانی لەگەڵ ڕژیمە جمهوری ئیسلامی لە کامە جبهە تۆ چواردانە گەڵدەڵپنی لە خۆت گەڵدەڵپنترە هەنارگەسە ناوە شار نەمایش جلوبەرگ و کلاشینکۆف بکەن چۆن ئەم ئامادەگیە نیشانەدا مانۆڤرە سەربازیە ئەنواع و ئەسلحەکانە نیشانەدەی عملیاتە کۆماندۆییە کۆزە ئەشکێنیت و ئەپەڕیتە هەوا و تەقلە لێدەی هیچ کامیان خۆ نەبوو چۆن بربەرەکانی جمهوری ئیسلامی لەکوێیەکەی لە بوارە نظامیە ئایکەی لە بوارە سیاسیە ئایکەی لە بوارە فەرهەنگیە ئایکەی بربەرەکانی جمهوری ئیسلامی لەکوێیەکەی مەردیکەی ئەحمەق چۆن ئەم قسانە هەروە تۆ فڕێیانەدەی بێەوەی کەسی حەساوی بکا لەسەرە مردمە چی حاڵی بگەیت مناڵە بێ عەقڵ یا تو سعیەکەی مردمە بێ عەقڵکەی تو چواردانە گەڵدەڵپنە هەنارگەسە ناو شار ئەوە پێشتەتان دەگرین و لەکوێ بووگنەوە و کوێ دەڕێن و چی نیشانەدەی عەزەمەتە نظامیت ئامادەگی بربەرەکانیمان نەزوە چوار گەڵدەڵپن و کلاشینکۆف و لە ناوە شارە شنەوە سێرامەکە سێر دەهاتی کە وەختی گەرەکێسی تەلەڤیزیۆن بخەنە بەردەسی تەبلیغات بۆ خۆی بکە پێشوازیکردن لە ئاڵوگۆڕەکانی ناوچە ئاڵوگۆڕەکانی پێشوازیکردن لە ئاڵوگۆڕ چ شکڵیە ئێران کە چاوەڕوان دەکرێت لە ڕێگادا بن کورە پێشوازیکردن مچە لە ئاڵوگۆڕ چ شکڵیە ئاڵوگۆڕ یعنی چی یعنی چی ئاڵوگۆڕ بعد پێشوازیکردن لە ئاڵوگۆڕ چ شکڵیە کاوڕە سەرەوەڕی لە بەرپێیە فیکە ئەکێشی چی ئەەکەی چوار نەفەر هەنێری یعنیم های ئێمە هەین خەلەئە دەوڵەتە مەرکەزیە ئێران بە وجود بێت ئێمە تین قەپیپیاکەین و نیروی مسلح مچەی هجری ساڵە 1357 خەلەئە دەوڵەتە مەرکەزی لە ئێرانە ئیجاد بوو پادگانە مەهابادتان گرتە دەست تانکتان بوو
تۆپتان بوو ئەسلحەتان بوو جەمعیەتە مەردمتان شکڵدا حەیج غەڵەتێکتان نەکرد حەیج دەستکەوتێکتان نەبوو تێ هەڵدریان ئەوەسە خروجەکەی بوودی بە تۆ یعنی ئێستا چواردانە گەڵدەڵپنە هەناردگە متەوەقعی کە خەلەع قودرەت لە ناوە دەوڵەتە ئێرانیا دروست ئەوێ تۆوە چوار گەڵدەڵپنە فاسۆلیا خۆرە دەهاتی وەکو خوەت شەڕە دەوڵەتە ئێرانی ئەەکەی مچەی هیجری تۆ من ئەم استدلالانە بۆ کەسانێکەکەم خۆشیان لە تۆ تێها ئەو ئاڵ و گۆڕانە ئەو نایژێ کام ئاڵ و گۆڕانە ئەم ئاڵ و گۆڕانە لە خۆیانەوە وجود دێن وەکو بۆمە لەرزە و وەکو لافا و ئەوانە ئاڵۆگۆڕ لە خۆی و بە وجود تێ ئەم هیچ تەئسیرێکی تیانە مچەی هجری تۆ بۆ حیزب و دانیاگە بە خۆت ئێشی ئۆپۆزیسیۆن خەبات ئەەکەی لەبەرەوەی ئاڵ و گۆڕ دروستکەی بزانە من ڕۆژێ 4-5 ساعت دیبیت ئەەکەم کە ئاڵ و گۆڕ دروستکەم ئینقلاب لە دەروونە ئینسانە کوردیا بکەم ڕەوایەتی پێ بدەم دوژمنەکانی پێ بناسێنم کە یەکێکیان تۆی وە حیزبەکەی تۆس خەریکم ئەم کارە ئەەکەم کە ئەم اتفاقە بکەوێ موافقیش بووگەم خیلی موافق بووگەم ئەها تۆ فشارە بۆ تێ گەڵدەڵپنە بۆ گەنەکانە ئەهەنیری زریکایان تێ دەهاتی بوونە خۆتان دەرەخەن زیاتر هاواری ئەەکەن من ئاڵ و گۆڕ خەریکم دروزەکەم تۆ ماتەڵی ئاڵ و گۆڕ بوێت کێ ئاڵ و گۆڕ دروستکە چۆن ئەم ئاڵ و گۆڕە بوێت کەسێ لە تۆ ناپرسی تو چ کارەی دەی تۆ چ کارەی ناتوانی ئاڵ و گۆڕ دروستکەی ئەم هێزە گەڵدەڵپنتە و ئەم بووگەنانە فاسۆلیا خوەرتە و ئەم سەرە زلت تۆ ئەم قسەهایە ئەحمەقانە کە ئەیکەی ئەسن گیرام ئاڵ و گۆڕ بە وجود هات مچەی هجری تۆ وەکامە ئەقڵ تۆ وەکامە نیرویە ئینقلابی تۆ مچەی هجری ئەتوانی ئاڵ و گۆڕ بۆ قۆزی تۆ بزانە ئەوەی وا لە دەوروبەری توە لە تۆ فاسدترە لە تۆ گەڵپەڵەسترە لە تۆ فاسۆلیا خوەرترە چون تۆ ئاوات پەروەردەکردن لە تۆ فرسەت تەڵەبتر و بێدایک و باوکترە لە تۆ بێپرنسیبتر و بێ ئەخلاقتر ئەها نمونونەکانیان تێنجمێنە ئەدەن منسوورە بابامیری تۆ فرە باسەوادی منسوورە بابامیری ئەوە من کامەرا ئەدەمە تۆ و تۆ قسە بکەی وەلی ئەگەر من دەرپێم لە تۆ دان نەکەند لە تۆ ئەحمەقتر و داهاتی ئەوە من کامەرا پێدەم داوای کامەرا بکە داوای کامەرا بکە ئەخی یابوو ئەلەفی تۆ هەنووز نازانی تعریفە سەوادە جەدید چییە ئەمساڵ یونسکۆ بە کێوت کەسی باسەواد کەسێک کە سەوادە ئیجتیماعی بوێت هەڵی بووی وەکو تو داهاتی نەوی بەوەی ژن باسەواد ئامیسە خەریکم تربیەتە ئەەکەم بفەهمی ڕەوابەتە ئیجتیماعی چی شکلیە خۆ دەرخستنی پێشمەرگەکانی شار ئەو پەیامەی بەدواوە بوو زۆر جاری دیکەش لە ڕابردوودا بووە کە پێشمەرگەکانی شار خۆیان دەرخستگە بێژن ئەگەر ئاڵ و گۆڕ بێ ئێمەیش هەین بەشە ئێمەیش بن ئەمە هەدەفیان بووگە جمهوری ئیسلامی بزانە بربەرەکانی ئەەکەین شار لە هێندێک هەلومەرزدا کە تایبەت بێ خۆیان نیشانداوە و لە داهاتووشدا هەر بەو شکڵە خۆیان نیشان دەدەن هەر کاتێکی کە پێوێت خۆیان نیشانەدەن لە پەردە تێتە دەرەوە لە پەردە زانی چییە مچەی هجری ئەوسا بووکیان ئەورد تارایانە خستەمە لە سەری دیارنە و ئەیان وردە پەردە هجلە تازە ڕووبەنەکەیان ئەکرد و زاوا ئەیدی تا بزانێت چ شتێکی خواستگە ئاوا خۆیانە خەنە دەرەوە
ئیستا تۆ نەمایشەدا چه عەزەڵاتێکیان هەس و چ باسە نەخڕێکیان هەس و چ قەشەنگن و ئەرێ وا دەرەخستن وەڵای ئێمە نەمانزانی نیروی نظامی وا دەرەخەن ئێمە مانزانی نیروی نظامی و حماسەوە دەرەخەن لە مەسەڵەن دادگوستەریەکەی شنووە گەرەکیانە تەعەدا بکەن لە کەنیشکێک دانەی ڕۆڵەی حزب دموکرات دا ئەوەزیێت هەڵی ئەدورێت دادگوستەریەکە تاعتی لەکا حەچی قازیەی کوژێ ئێمە نەمانزانی دەرخستن واسە ئەزولاتە قمە نیشان بەی خەیلی قەشەنگ بوو ئەشەو بیلا ئافرین ئافرین مەمنونین لە مەتۆدە سیاسی جەدیدی کە فێرمانەکەن خیلی قەشەنگە ئەمە ئەسڵەن ئنگار میراسە تاریخیە ئێمەس ظاهرن مردم کورد دەتورە تاریخە هەر وەختی خۆی دەرخستگە ئاوا دەری خستگە وا تۆ دەری ئەخەی لە پەردات کەسە دەرەوە عەجەب باشە ئەگەر پێشووتریش حزوریان هەبوو بێ بۆچی کاردانەوەی ئەم جارە زۆرتر بوو پەیوەندی بۆ هەبوو کە بڵاو کرایەوە پێشووت چۆن کاردانەوەی زیاتر بوو کاورای کڵاو بەردارە ئەنارتی بە چه سوورەتێ تۆ چه ئامارێکە گرت فەورەن کارداوە ناوکەی عەجیب بوو شارە کرماشان هاتە خۆرۆش مەیدان ئازادی گیریا کاردانەوەکەی چ بوو خەڵک فیکەی کێشا لە پشت بامە ساعتی نۆی شەو گشتی چووە سەر وتی بژەی دمۆکرات ئەم مەرتی کە دێت تۆ ئیشی یەسری چت بێری ئێرائەی بدەی یعنی چی کاردانەوەکەی وابوو چ بوو بڵاو نەکراوەتەوانێ دابەزین یان دەرکەوتنی پێشمەرگەکانی ناوشار وەکو خۆداماژت پێکرد ڕەنگە بەشێکی بگەڕێتەوە بۆەوەی کە ماوەی چەند مانجێکە پێشمەرگە لە نێو خۆی وڵاتدا خۆی نیشان نەداوە پێشمەرگەکانی شاریش هەر بەو شکڵەی خۆیان نیشان نەداوە بەڵام ئێستا لەو سەرەتای ساڵی تازە وەکو پەیامێکی پیرۆزبایی بە خەڵکەکان ڕاگەیان بۆەوەی کە خەڵکەکە لەوەی کە ئەو ماوەیە پێشمەرگەیان لە نێو خۆیان دەردەدیوە ناومێت نەبن و بزانن کە پێشمەرگەکانی هێزی پێشمەرگەی کوردستان هەر ئامادەجی هەیە لە نێو خۆی سنوورەکاندا و لە نێو خۆی پێشمەرگەکانی حزبی دموکرات ئامادەگیان هەیە خۆیان دەرخەن نەمایشە باسن و لباس و ئەمانە بکەن ئەو بخاتری ئەو گەسە خۆیان مدەتێکە دەرنەخست کە ئیستە خۆیان دەرەخەن هاتماشام کەن چ زەریفم و چ باسەنە قەشەنێکم وا پێ و کلاشین کۆفەکەشم واقعیە و دێ کورد لە گرافیر بوون دختەربازیانە کرد کەنیشکە ئینگلیسیەکانە ئەگەینە هەر کەنیشکێکی ئینگلیسی ئەیان و ئەم سینەی تووە ڕاستە واقعیە کەنیشکەکەی و ئەری وڵا گشتی تەبیعیە هەنە خۆمەی و داکامە با بزانم دەسی پێوانیە بزانێ سیلیکۆنە یا چۆریە واقعیە مەشەی ئەمیش بڕۆیان دەستمان لێ بدایە بمانزانیان باسەنە خۆیەسی بزانە خەڵکی کوردەوار من دووبارە ئەمە تکرارەکەمەوە ئینگلیسی پندێکی پیشینیانیان هەزێژێ بە عەقڵ من بازی مەکە ئەمە ئەم دێوالە کارە مردمە ئێمە بە ئەحمەق ئەزانن ئەمە ئەم دیوالە کارە مردمە ئێمە شکایەت ناکە بێژێ کاکەگیان تۆ لە پشتە ئازادیە میدیاوە حەقن نییە هەر تۆ ڕەهاتێ بەی بە من هەر درۆیە بەی بە من تۆ لە پشتە ئازادیە میدیاوە حەقن نییە پرۆپاگاندا بکەیتە ناوە زەهنە من حەقن نییە ئاستە عەقڵە من بێریتە خوارۆ حەقن نییە من هیچ تعریفێکم لە مبارزە نییە نەمایشە و باسەن و لباس و نەمایشم ماکەتیە ئەسلحە بکەیتە مبارزەی موسەلحانە بۆ من باوەی جان جامعەیە زیندوو جامعەیە کە ئیستە بکاتە سەر ئنارتی بێژێ ئنارتی تۆ کێ مەئمورتی کردگە ئەم بەرەی تەبلیغیە بۆ حیزب دموکرات ئەکەی کێ مەئمورتی کردگە ئەمە تۆهینەوە شعورە مردمە کورد ئەمانە مردمە کورد فرەوە بێ عەقڵە ناسن فرەوە مناڵی ئەزانن وا قسەتەکە مردماکەن بابە تو ئیشی دەمە بپێچیت و یەکو لە ساحەتە مردمە کووردا بێویسی قسە بکەی
داهاتی تۆ مشتێ داهاتی وەکو خۆتوا لە دەوروبەر تا سعیەکەن مردمە ئێمە سەخیفکەن تا بێ ئەقڵون مردمە ئێمە بمبارانە ئەم مردمە ئەکەن تیژدا پێشمەرگەی شار حزوری هەیە بۆیە دەنگدانەوەی پێم وابێ پێشمەرگەی شار بۆچی حزوری هەزگە ماڵ باوک واکسین شەڵگەم بنزینەکەنە ناو ماشینە مەردم کە لە پاچە ئەفرۆشن سەوزە ئەفرۆشن حزوریان هەست چ قەڵەتێ بکەن پێشمەرگەی شار چی ئەکات نیروی مسلح شهری چی ئەکات ئێوە بۆ هەرچی تەعاریفە خراویەکەن نیروی مسلح چریکای فەدایی و مجاهدینە خەڵق ئەفسەران پایە بڵندە ئەمریکایان لە شارە تارانە تێرۆر کرد کوشتنیان چی ئەکەن نەمایش جلوبەرگەکەن نەمایش ئەکەن تۆ حەجێکە بۆ نەماگەس و قسەت نییە پەیامت نییە بربەرەکانی لە کامە جبهاکەی اقتصادی فەرهەنگی نظامی لە کامە جبها مەرتیکە وا تۆ حیچ وجودێکە نییە بێجگە لە ئەنتەریاتێ کە سپای پاسداران مهمت ئەکا چوار ئەنتەر بە هەنێری نەمایش باسەند بکەن لە ناو شارە شنووە زیاتر بوو وتت ئەو خۆ دەرخستانە بۆ هەندێک لەو گۆڕانکاریانەیە کە ڕەنگە بێت خۆ دەرخستن تۆ تماشای ئەمە بکە تۆ تماشایم کەلەماتە حیزانە بکە خۆ دەرخستن عەجەب یعنی چی خۆ دەرخستن ئاراوە چ گۆڕانکاریەک تفلە دەنیا ئەگەر سەرنج بدەین ماوەی ساڵانێکە کە خۆرهەڵاتی ناوەڕاست بەگشتی لە جۆش و خرۆشێکدایە و وەزئیەتەکەی لە خۆرهەڵاتی ناوەڕاست لە جۆش و خرۆشێکدایە مەچە چووە ناوە کاخە سفید تحلیل سەنگینە یاڵەت متحدەی ئەمریکا کایستە بۆ خاتری ئەوەی بیسەلمێنی ئەم چوار گەڵدەڵپنە بۆ وانە ناوە شارە شنووە یاڵەتە متحدەیە ئەمریکا حزوری هەست ئێمەش گەڵە دەڵپنمان دەرەخەین بچۆ چووە ناو تحلیل سەنگین نەیتوانی جواو باتۆ ئێمە حزبێکی سیاسین و حزبێکی مبارزین و ئێشێ مردمێکی مبارز دروستکەین و ئێشێ بڕۆین حزورمان بێت حاکمیەت وەزل لە بێرین و چۆکی پێتات بدەین و تا نەتوانێت زوڵم بکا لە مردمە ئێمە و تا نەتوانێت دیسکۆرسی خۆی بەسەر زیهنە مردمە ئێمە حاکم کات و تا مردمە ئێمە فاسنە ئاڵ و گۆڕەکاننی و منتەقە و خڕۆش هەس و ئێستا ڕاتە ناوە تەحلیلی سەنگین ئەمانە فکرەکەن وەختی ئێژن ئامریکا قسەکە فرە سەنگینەوێ فرە سەنگینە تحلیلەکە فرە سەنگینە و کاورایە وتیان قسەی زلزل بکە وتی ئۆتۆبوس و تەبەقەکان فیل زەڕافە قسەی زلزلیە کرد ساختمان پلاسکۆی تاران یاڵەتە متحدەی ئەمریکا تحلیلەکە فرە سەنگینەوێ نیشانەدا مەچە ڕەهبەرێکی نێودەوڵەتیە تحلیلگەرێکی تۆ ئەوا وەکو واشۆ ها بەسەرم دنیا هیچ اتفاقی لە ژێرە دەسە مەچە دەرناچی تۆ سەیرە ماڵتە تو سەیرە ئەمانەکەم سوئالی لێکایژی چوار گەڵدەڵپن بۆ لە شارە شنو خۆیان دەرخست کە ئەنتەریاتەکەن خڕۆشێکی گەورەیان دروست کردگە و ئەمە ڕاتە ناو تحلیلە کاخە سفید باری سەقامگیری لەباری هاوپەیوەندی تێک چووە و ئێستاش سەقامگیری بەخۆیەوە نەدیوە وڵاتەکانی وەکو عێراق وەکو سووریا وەکو لوبنان هەر لە حاڵی ئاڵوگۆڕدانە و بۆتە مەیدانی کوێبەرچەی هێزەکانی ناوچەیی و هێزەکانی دنیا کۆماری ئیسلامی ئێران لە پەیوەندی دەگەڵ ئەمریکا تووشی کێشەیەکی گەورە بوو کە کەوتە ژێر گەمارۆی ئەمریکاوە دوای ئەوەی کە ترامپ لە قەراردادی پێنجی بەعلاوەی یەک هاتە دەرێ گەمارۆکانی زۆر خەست کردەوە لەسەر کۆماری ئیسلامی ئێران و ئەوە بۆ خۆی بوو بەهۆی ئەوە کە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران بکەوێتە ژێر باری قورسی ئابووری هەواڵبەندیەکانی ناوچە وەکو
وەکو هاوپەیمانی و ئاشتەوایی ئیسرائیل لەگەڵ هێندێک وڵاتانی عەرەبی کەوێ دەچێ زیاتریش بێ لە داهاتوودا وەکو هاوپەیمانیەک بە دژی ڕژیمی کۆماری ئیسلامی ئەوانە هەمویان ئێستا تۆ دەرەنجامە ئەمانیتە ئەم فشاریتە ئەوەی کە ئیسرائیل تە کشوەرانە عەرەبیە ڕێکەوتوگە و ئێران لە بەرجام هاتکەسە دەر و ئامریکا هاتکەسە دەر و فشارە اقتصادی فرە بووگە تۆ موجودیەتە پەیا کردگە تۆ دەرئەسەرە ئەمانە موجودیەتە پەیا کردگە تۆ ئیاڵەتە متحدەیە ئامریکا و ئیسرائیل وای لە پشتتە ئەرێ مەچەگیان تۆ گەرەکتە ئەم پەیامە بە هەنیدیم تەوەهمە بکەیتە ناوە زەهنە مەردن تۆ گەرەکتە بێژی یاڵەتە متحدەیە ئەمریکا تەکە ئێرانە دوژمنە یاڵەتە متحدەیە ئەمریکا دەوڵەتە ئێرانی ئەخا بعد مچە زەریف تۆ ئەوا لەوێ دانێەوە کاتە ساحێوە قودرەت گەرەکتە ئەمە بێژی بابەیان تۆ بە عنوانە حیزە دموکرات کە ئیدعاکەی بۆ مردمی کوردستانی ئێران کارەکەی چیت کردگە بۆ مردمە کوردستان دێ ئەمانە تۆ وتە فەزڵە یاڵەتە متحدەیە ئەمریکا و ئیسرائیل بوو فەزڵە مەسیحیەت و یەهودیەت بوو بە تۆ چ ڕابطێکی هەست ئاخە فارس ئێژێ خۆدەم هیچ گۆهی نیستم دایە ڕەشیدی دارم خۆم هیچ گویە نییەم خاڵۆم فرە ڕەشیدە تۆ خوات چکارەی تۆ ئیستا چوار پێشمەرگەی گەڵدەڵپنە لە شارە شنووە لە بۆ نەهایە ملیە لە وەختێکە مردم هەڵەخاتۆ تۆ جەڕۆی هەڵەخەیتەوە تۆ لە وەختە ستەمە لە وەختە جنایەتە لە وەختە تەعەدا و تەجاوزە بە مردمە ئێمە حزورە نییە لە وەختە قنخردان و هەڵپەڕکا حزورە هەست لە وەختە دختەربازیە حزورە هەست ئەرێمە چە وەڵا برا حیزبایەتێکی خۆشەیەوەیکەن پەڕە لە نان و دختەربازی و خۆ دەرخستن و نەمایش جر و بەرگ و ئەزوڵە نیشاندان و باسە نیشاندان وەڵا برا من ومەجێوە هارەوم نەخۆشیە هەرتەوە وەزاتان خۆشە ئافرم فەزڵە یاڵەتە متحدەی ئەمریکا بە تووچی من نازانم هەمویان پێمان دەڵێن کە ئاڵوگۆڕ لە ڕێگادایە بەتایبەت لە ئێراندا لە ماوەی 1-2 ساڵی ڕابردوو مەچە هیجری ساڵ 1358 سیانزەی ئابانە ساڵ 1358 سەفارەتخانەیە یاڵەتە متحدەیە ئەمریکا تەوسۆتە دانیشتوویانە پەیرەوە خەتە ئیمامگیریە چەند سەد کەس لە کارمەندانە دەوڵەتە ئەمریکا گیریان سەفارەتە یاڵەتە متحدەیە ئەمریکا گیریە یعنی خاکە یاڵەتە متحدەیە ئەمریکا گیریە ماجرایە گرەوگان گیری یاڵەتە متحدەیە ئەمریکا نەهیژ غەڵەتێکی کرد نە نیروی هەنارد نە ئیمام خومەینی کوشت نە ئێرانی خەساند جمهوری ئیسلامی 283 مارێنزی ئەمریکایی لە لوبنانە لە مەیدانە سوبگاها کوشت یاڵەتە متحدەیە ئەمریکا هیچ غەڵەتێکی نەکرد حاڵی بوو لە زەحرانە عەرەبستانە سعودیە پایگاهە نظامی یاڵەتە متحدەیە ئەمریکای تەقاندەوە هیچ اتفاقی نەکەوت لە نایروبی و کنیا سەفارەتی یاڵەتە متحدەیە ئەمریکای تەقاندەوە یاڵەتە متحدەیە ئەمریکا هیچ غەڵەتێکی نەکرد لە عێراق تحت قیومیەتە یاڵەتە متحدەیە ئەمریکا ئیمپریالیزم جەهان قدرەتە مەخوف جەهەنەمی یاڵەتە متحدەیە ئەمریکا لە تەرەفە شارە کرماشان و 27 موشکی وە دەرە قنە خۆیەوە دەریافت کرد و هیچ گویەکی نەخوارد مچەی هیجری گوێدوا بێ ئێستا دەوڵەتە ئێران بەچە یاڵەتە متحدەیە ئەمریکاست یا دەوڵەتە ئێران نێرەکەرەکەی جەهانەوە یاڵەتە متحدەیە ئەمریکای وە چۆک هاوردگە کامیان تۆ ئەم تەبلیغاتە بۆ خەتە ڕەسمی سپای پاسداران بۆ ئەکەی دەوڵەتە ئێران دوژمنە ئیسرائیل و دەوڵەتە ئێران دوژمنە ئەمریکاس و دەوڵەتە ئێران ئەم تەبلیغە بۆ ئەکەی تۆ ئەمریکا دەوڵەتە ئێران 10,000 دەفە دەسی بۆ بردگە خۆشەی کردگە ئیسە چی غیرەتی پێدا دەوڵەتە ئێران بخە چی غیرەتی پێدا کڵاو بەردار تحلیلەکە سەنگین کرد خەیلێ سەنگین بوو ماڵتە اتفاق 4 پێشمەرگەی گەڵدەڵپن لە شارە شنوار ڕەبتی پێیا کرد بە کاخە سەفید و سڵحە نێوانە عەراب و ئیسرائیل و
چواردانە گەڵ دڵپن نەمایشە عەزولاتە باسەنیان کردە لە شارە شنووە. بێزاری خەڵک لە ڕژیمی کۆماری ئیسلامی زۆر زیاتر پەرەی گرتووە. کۆماری ئیسلامی لە بێزاری خەڵک لە ڕژیمە کۆمارە ئیسلامی زۆر زیاتر پەلەی کردووە. دەی چی قاڵەتێکەکە مردم ئادەی مردم چه قاڵەتێکەکە؟ دەی دەوڵەتە ئێرانی دەیان بەرابەر لەمە فەقیرتریان بکات، فەقیرتریان بکات. بێزارن بابا ژنێ بێزاروێ لە شووەکەی یەسری کارەکە، مەسەڵەن ناڕواتە ڕەخت خاوە شووەکەی، مەسەڵەن نانی بۆ دروست ناکە، مەسەڵەن فرە بێزاروێ ئەتۆری ئەڕواتە ماڵە باوکی. ئەم دەفعە 10 نەفەر تێت ئێژێ پیاکە غەڵەتی کردو و نەیزانی و ئشتبایی کردو و قەوڵە دەین پیای خاسێکوێ تا بێتەوە، وەگەرنە تەواقە سێنێ. مردمە ئێران بێزارن لە جمهوری ئیسلامی چی ئەکەن؟ نانی بۆ لێ نانێن. لە جەرەیانی ئەو سەکسی پێنادەن چی ئەکەن کە بێزارن؟ هامەچەی هجری ئەم توڕەهاتە ئەحمەقانە کە ئێوە بەحسیەکەن مەشروعیەتیان لە جمهوری ئیسلامی سەنگەسەوە. یعنی چی مردمە ئێران بێزارن؟ جاران بازارون حەزیانە کرد. چۆن حەزیانە کرد؟ گەشەی ئابووری هەبوو. یعنی ئەم مردمی ئێرانە هیچ تعریفێکی ئینسانی لە وجودە ئینسانی خۆیان، هیچ تەعقیبێک لە ئازادیان نییە، هیچ تعریفێک لە سەرزەمین و لە قانون و لە حقوقیان نییە. لە هەر کوێیەکە پیاز گران بوێ بێزارن. ئەرێ دێمە مردمە. دەی لە دڵە ئەمە حەج ئتفاقە جدیە تێتە دەرەوە مەچە تێتە دەرەوە. ئەها منوتم مردم گەوجەکەن، مردم گێژەکەن. ئیسە تۆ ئەفەهمی مەچەی هجری بۆ دروست کریاگە. سپای پازداران و دەوڵەتە ئێرانی بۆ وجود ئەدا بە مەچەی هجری. مردمە ئێران بۆ بێزارە. مردمە ئێران بێزار نییە چون ئازادی نییە. مردمە ئێران بێزار نییە چون هیچ قودرەتێکی نییە. مردمە ئێران بێزار نییە چون وا لە ژێرە حاڕیانە دەوڵەتە کۆرپەرێتیە. مردمە ئێران بێزار نییە چون ئینحساراتە عیدەیە تەبەقەیە حاکمە، ئەمانەی کێشاگە بە فەقر و فەلاکەت و بە بێهویەتی و بێشەخصیەتی. مردمە ئێران بێزار نییە کە لە ژێرە ناوە قانون و دەوڵەتە تەواوە وجود و سروەتیان بەرباد و بەرتارات چووگە. مردمە ئێران بێزار نییە چون کشوەرێکی عەقەب ئوفتادەی دواکەوتگە بێتەوانە بێقودرەتی هەس. مردمە ئێران بێزارە چون ناتوانێت کیلۆی پیاس بسێنی. نەچەی هجری دەی ئەم بێزاریە ئەوێت و چی؟ ئەوێت و ئەوەی کە تۆ چواردانە پێشمەرگەی گەڵتەڵپنە بەهەنێری کەسێک گوزارشیان نادا. منزورت ئەمەسە گوزارش نەدریاگن کە نەگیریاگن. منزورت ئەمەسە شەڕە کۆماندۆیان کردگامانە ڕامبوون. باڵێ نەخۆشی کۆرۆنا زۆرترین بێکفایەتی لە خۆی نیشاندا. وەضعیەتی خەڵکەکە لە باری ئابووریەوە، لە باری سیاسیەوە، لە باری ئەمنیەتیەوە لەو پەڕی خراپی خۆیدایە. گرانی ڕۆژ بەڕۆژ ڕوو لەسەرات لەوە لە حاڵێکدایە کە خەڵک هیچ ئابیگرە مەچەی هجری لە ئێران لافاوی شتێت بوومە لەرزەیش هات. لە ئێران باران بە خوڕەوارێ تەپوتۆزیش ئەوارێ. ئەمانە گشتی مردمی بێزار کردە لە جمهوری ئیسلامی. گشتی بێزارە مردم. بۆ ئێستا ئیتر تۆ قەشەنگ ئەو بێزارە و زاڵمە و تۆ ئیتر تۆ کوڕە خاسە. تۆ جۆکی کار و داهات و ژیانێکی نییە. ئەوانە هەمویان پێمان دەڵێن کە ئاڵوگۆڕێک لە ئارادایە، چونکە ئەو بەشەی دنیا ناتوانێت هەر بەو شکڵەی درێژە بدا. باشە کاک مستەفا یانە چۆن ناتوانێت؟ ئەوە 43 ساڵە بەو شکڵەی درێژەی داگە. چۆن ناتوانێت بۆ شکڵ درێژە بدا؟ ئەوە 43 ساڵە فەقر هەس، بێکاری هەس. ئەوانەی تۆوتە هەس، سەرکوب هەس،
تێهەڵدان هەست تازە جاران دەهەی 60 و دەهەی 70 دەوڵەتە ئێرانی بابەتە یەک سری ئازادیهای فەردی وەکو مەشروب خواردن و سێکسکردن و ئەمانە خەڵکی شێگرت سەنگساری ئەکرد و شەلاقیشی ئەدا ئەحتکاریە کرد ئیسە بەری داگە ماڵ داوا ئێران بوو گەسۆ پاتایە پڕوگە لە دوو جنسە و ڕەوابەتە جنسیە ناوە خیابان و مەشروب خواردنە ئاشکارای ئاڵەم و چۆن 43 ساڵ ئیدامە پێیا کردگە ئیستا ئیدامە پەیان ناکە چۆن ئیدامە پەیان ناکە لە وەڕ نەمێنێ جووتە ئەخرێ منزورت ئەمەسە هەرەمەسە مردمەوە بێ عەقڵ بووگە ئامانە گوێدا زۆر جارگلەی دەکرێت کە ئێوە وەکو هێزە کوردەکان و ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە شێوەیەکی گشتی ژانی قسەی لەسەر دەکرێت بەڵام من لەسەر هێزە کوردەکان دەوەستم کە تۆ خەیرە قەڵەتە کردو تو هێزە کوردیەکان ئاغای کارزانە NRT هێزە کوردی یعنی چێن چه شکلی ئەمانە کوردین چه شکلی ئەمانە کوردین نادروست نیوەی جاش پازدارەکان دەمە قۆپان ئەکەنە پێ و کوردی قسە ئەکەن و کڵاو دەسماڵیان واوەسەر و چۆن ئەوانە هێزە ناکوردن ئەمانە هێزە کوردن چۆن تعریفی ناکەن و لە خۆتان و بەمانەیەژن هێزە کوردی کێ بە ئێوە مەشروعیەتی داگە بەمانەیەژن هێزە کوردی لەکوێ گرتکتانە هێزە کوردی ئەکا هێز چان توانیوە ئیستغلالی ئەو زروفا و بارودۆخەی ئێران بکەن جا چ بەڕێکەوتن بێت تەنانەت باسی خەباتی چەکداریش دەکرێت بۆی کە بە ڕێگای چەکداریش ئەم بابەتە یەکلا بکرێتەوە بە قازانجی کورد بە قازانجی ڕۆژهەڵاتی کوردستان من لەسەرەوە پرسیار دەکەم بەڵام بەر لەوە هەندێک کۆمنتم بۆ هاتبوو باسەوە دەکەن کە حتکا بیری لەوە نەکردوێتەوە کە چوونی پێشمەرگەکانیان بۆ ناوشاریان دەرکەوتنی پێشمەرگەکانی ناوشاریان گرفت و ئاریشە بۆ هاوڵاتیانی مەدەنی لە ناوشارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دروست بکە لەلایەن سوپای پازداران لەلایەن هێزە چەکدارەکانی ئێرانەوە بەگشتی نەبوو گرفت بۆ مردم دروزەکە ئەمان نەمایشی جلوبەرگیان کردگە و ئەزۆڵاتە باسەنیان نیشانداگە و وتکیانە مبارزەی مسلحانە یعنی ئەمە و پێشمەرگەی شار یعنی ئەمە نەمایشی جلوبەرگەکە و خەڵکی تێتە دەرویژێ بەخوا باسەنە ئێوە لە باسەنە منزلترە وایژی دێمە چی گرفتی دروزەکە بۆچی ئیشی گرفت دروستکە دێ ئەمانە ئامین و سەلیم و نەمایشی جلوبەرگەکەن و خوا داگێسی و مەی شارەوە ژێ مەم کەسێوە وەدارەوە وە خواداگی و مەی شارەوە چی بکاتێ باسەنی زلە و قەشەڵە و گەرێکی نیشانی باو ئەمە چی گرفتی دروزەکە جمهوری ئیسلامی تەکە نیشاندانە باسەنە هیچ مشکڵێکی نییە با نیشانی با گرفت دروزەکە گرفتە چی دروزەکە یعنی فرە بۆ هیمویسە و چوار گەڵدەڵپنە و کلاشینکۆڤاتنە ناوە خیابان خەڵکی کلاشینکۆفی چاو پێ نەکەوت کە تایسە ئەگەر پێدا جوابێ و کومنتە بدەمەوە دەبێت هەرسا بکەم کە دەرکەوتنی پێشمەرگەکانی شار بە معنای هێرشکردن بۆ سەر هێزەکانی ڕێژیم نییە وە هەر وەکو دیتیشمان بە معنای چییە بە معنای ماچکردن یانە دەیخۆ من لە ئەوڵە وتم ئەمانە هاتکن تەختەقن نیشان بن ڕازەکە چه گرفتی دروزەوێ تەقە ناکەین و حملی نظامی ناکەین و تئۆریە سیاسیمان پێ نییە و حەبکین خۆمان دەرەخین و یان ئێمەیش هەین و دەوڵەتە ئێرانیش هەسو و زندگی هەرەمەسە و تەقەشەنێکە و بین و هەڵخێنەوە دەوری یەکتریا و نەمایش بین و نیشانی بین بزانین هیچ زلترە و ئەشی ئەمەسە لەو ماوەی ئەمە سەخیفکردنە ئەمرە سیاسی ئەمرە مبارزاتیە ها ئەمە کارە دەوڵەتە ئێرانە ها و ئەمانە نوکەرانە دەوڵەتە ئێرانن ها مەچەی هیجری دانیشکە بۆ خۆی فارسۆلیا خوات و لە توو لە عمریا بەردێکی جایانون ئاخوند مەلا گشتی دەسی نەرمە و ملی پانە و مفتەخوا لەمانە مفت خۆرتر فاسۆلیا خۆرتر بوو گەنتر ئێوە ئەگەر دیتان لە جامعی کوردەوارە 1 سەعات کاریان نەکردگە ئەسەن ئەو شتەی پێئێژن کارە حیزبی و فکریش نەیان کردگە بێجگە لە منافقی و دەستوراتە حاجیاغا حەچێکی تریان نەکردن بێشەرەفانە بێجگە لە بڵاوکردنە فەساد منزورم کارە موسبەتیان نەکردگە
ئەنا نەقش و ڕۆڵە خۆیانیان خاص بازی کردە قەشەنگ. تۆشی لە خۆت بپرسیە مچەی هیجریە بە چی گەیگە ساگرا؟ بە لیاقەتی، بە ئەقڵی، بە دانایی، بە شەهامەتی، بە چی گەیگە ساگرا؟ دەرکەوتنەدا و لەو چەند شارەدا لە هیچ شوێیەک هێرش نەکراوەتە سەر هێزەکانی حکوومەتی کۆماری ئیسلامی یا ناوەندەکانی کۆماری ئیسلامی، بەڵام هێزەکان خەڵکەکە ئێحساس بکەن. من پێم وابێ ئەو تەقەکردنە ڕەنگە مەبەستەکە فقط ئەوە بێ خەڵک ئاگادار بن کە پێشمەرگەی شار خۆی دەرخستووە، نە بە معنای ئەوە کە هێرش بکەن، چونکە وەکو دەرکەوت ئەو کاتێکە ئەو پێشمەرگەکانی شار خۆیان دەرخستووە کاتی شەو بووە، خەڵک بەشێکی زۆری لە ناو ماڵەکاندا بووە. ئەگەر ئەو تەقەیە نەبوایە خەڵک حاڵی نەدەبوو، نەیان دەزانی کە پێشمەرگەی شار خۆیان دەرخستووە. زۆر باشە. ئەو کات پرسیار مشەی هیجری تەقەی فیشەکی کلاشینکۆف. ئاخە عەزیزەکەم خۆ تۆپ نییە بی تەقینی، تەقەی فیشەکی کلاشینکۆفە، خۆ فشفشە نییە هەوای بکەیت تەقیتۆ. مشەی هیجری ئەمانەیە ئەتوانی لە مزگەوت تا هاوارکەن هێز دموکرات وا لە ناوە خیابانە دابێن تانوێنین. سوال ئەمەسە چۆن ئەمانە ئەتوانن لە وەسەتە خیابانە تەقە بکەن نیروی ئینتزامی، سپاهە پاسداران بەسیج مەوجود نییە بێ چوار گەڵتەڵپنەکە لە وەختە نەمایشی جلوبەرگا بۆ تۆ بکوژی. ئەو نەمایشە قدرەتە خۆی بە ئێستەوە سابتتان کرد جمهوری ئیسلامی قدرەتی نییە، کۆنتڕۆلی بەسەر شارەکان و نییە، ئەوتانە سابت کرد. دەی چۆن جمهوری ئیسلامی ئەم هەتکە قبوڵەکە؟ بە تەقەکردن خەڵکە شارە شنۆ بێتە دەرەوە چییە ئاواییە 7,000 جەمعیەتیسی دەنگە فیشەکە کلاشینکۆف گیران 50 متر چوو کە ناچی. مەچەی هیجری تۆ پێت وایە یا تۆ دەستورە داگە؟ ئەمە نەمان فەهمی، ئەمانە وا لەژێر فەرماندەهیە توە یا تۆ هاتکی بیقۆزی تۆ. ئەمانە کێنەمانە پاسدارن لە باسەکانی تۆیان کرد گەسە بەراتکردنە دەرەوە تۆیش حەزی پێکەیژن مچە قبول کن، تۆیژی باشە بڕۆ NRT سۆحبات کن، مچە بگو مالە ماس کرد لەسەر پرسیارەکەتان پرسیارەکەتان فەرموون لەسەر ئۆپۆزیۆنی گشت، ینی بە گشتی ئۆپۆزیۆنەکانی کۆماری ئیسلامی ئێران. بەڵام من تایبەتی دەکەمەوە بە هێزە کوردیەکان لانیکەم، ینی گلەیەوەتان لێ دەکرێت نەتانتوانیەوە ئیستیغلالی ئەو بارودۆخە خراپەی ئێران بکەن کە بۆ خۆت باست کرد، هەر لە بابەتی کۆرانا، هەر لە بابەتی ئەو گەمارۆ ئابووری کە لەسەری بووە ئێرانی لاواز کردووە، بەڵام ئێوە ئیستیغلالتان نەکردووە، نەتوانیتانە بگەنە ڕێکەوتنێکی باش لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران، نە بە شێوازی چەکداریش توانیتانە بگەنە ئامانجێک کە حتمەن لە سەرەتاوە هێزە کوردەکان بۆی دامەزراون. ڕەنگە ئەوەی کە جەناب دەفەرمووی چاوەڕوانی خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی شەرەوە بێ کە حیزبەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی پێویستە زۆر خێراتر و بەهێزتر دەرکەون و یەکگرتوو بن. ئەوانە هەموو چاوەڕوانێکی بەجێیە لە خەڵک، ئەو نیشانەی دڵسۆزی کوردی ڕۆژهەڵات و هەموو کوردەکانی دڵسۆزی بەشەکانی دیکەی کوردستانە. بەڵام نابێت لە بیرمان بچێ لە ئاسڵدا ئەو حیزبەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی کە ئێستا ئێمە ماوەی نزیک بە 2 ساڵە لە وتوێژ داین و لێک نزیک بووینێتەوە، هێندێک هاوپەیمانیمان هەیە. ئەو حیزبانە پێشتر دژایەتی توندیان بووە و بەداخەوە ڕابردوویەکی خوێناویان بووە لەگەڵ یەکتری، دەرچوون لەو مەرحەلەیە و گەیشتن بە مەرحەلەیەکی نوێ و هەڵدانەوەی لاپەڕەیەکی تازە لە
هاوفکری هاوپەیمانی و لێک نزیک بوونەوە بۆ خەبات لە دژی ڕژیمی کۆماری ئیسلامی ئەگەر چاو لێ بکەین بۆ خۆی هەنگاوێکی کەم نییە. ئێستا ئێمە لە ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران لە پەیوەندی لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی هاوپەیمانین و هەمومان پێکەوە لە پەیوەندی تەکی ڕژیمی کۆماری ئیسلامی هاوپەیمانی. پس ئێوەی کۆ کردو و تۆ ئێژی ئێمە تاریخێکی خوێناویمان هەستەکە یەکتریا بەرەمان پێ تەشکیل ناگرێ، بەرەی دوا و بەرەی بەر و ئەمانەمان پێ تەشکیل نادرێ، دلیلی ئەوەسە تاریخی خوێناویەکمان هەست. وەلێ ئیستە بۆ پەیوەندی تەکە جمهوری ئیسلامیە با سپای پازداران ڕێکمانی خستکە لە ناوە چییە؟ ئەم ئەتوڕەهاتەی بەناوە نوێنەرایەتی ڕۆژهەڵات و ئەمانە. خەڵک چاوەڕوانە ئێمەس و خەڵک گلەیمان لێکا و خەڵک ئەم خەڵکە کەس نازانێ کێز ئەم خەڵکە بۆ لە خۆتان و خۆتان فشەکەن و خۆتان زلەکەن و خەڵک نە ئێوە بە عەدەد دەیەزانی و نە ئێوە مەوجودیەتتان هەزوو. ئیسەگەرێکیانە پەیوەندی کەنتەکە جمهوری ئیسلامیە خۆ بێژین چی؟ ئەوە نیە جمهوری ئیسلامی مانەڤڕ و تەئاتر ئێوە خاتە ڕێ و ئێوە نوێنەرانە کوردن و ئێمە تەکە ئێوە مامەڵە ئەکەین و ئێوە دەنگە کوردن و دێ باشە مەچە هێجریسە تۆ قبوڵمان کرد و دەنگە کوردی چی تەنس بێژیتی؟ ئەسڵەن مەچەی هێجری عەبەی موهتەدی ئیرخانی زادە ئێوە دەنگە کوردن ئادەی چیتان ئەس بێژنی؟ خۆ کورد چی گەرەکە؟ فەدراڵی هەرەمەتەوە کورد فەدراڵی گەرەکە. لە دووسێ هاوپەیوەندی دیکەی ئێرانیدا هاوپەیمانین. ئەمانە هاوپەیمان بۆ گەنتەکە جمهوری ئیسلامیە پەیوەندی بگرن یا تەکە ئەحزابە ئێرانیە پەیوەندی بگرن وەیەکۆ. هەروە لە کۆڕ و کۆبوونەوەداین بەرنامەی هاوبەشمان هەیە لەو پەیوەندێدا، بەڵام پێم خۆشە لێرە ئەمانە بەرنامەی هاوبەشیان هەست لەو پەیوەندیەدا. لە کامە پەیوەندیدا؟ لە پەیوەندی تەکە جمهوری ئیسلامی و تەکە ئەحزابە ئێرانیە. لەمە وازحتر چی بێژی فەرقیدا؟ چی بێژی؟ پەیوەندی ارتباطات. ئەوە نیە ارتباطاتەکەیان بۆ جووەرەکەن و لە شارە شنووە و 4 نەفەر وە دەمە قۆپان هەڵەخەن و نەمایشە عەزولاتە باسن و گەڵت دەڵپن و لە وەختە بوونەکانە خۆیان دەرەخەن. تۆ سەیرە ئەم فاجعە بکە لە وەختە بوونەکانە خۆیان دەرەخەن، لە وەختە نەورۆزا و هەڵەخەن و دختەربازیەکەن و ئەچی و هەڵیەتەکێنەوە و دوم هەڵتەکێنە هەڵیەتەکێنەوە. بۆ ئاگاداری ئێوە و هاونیشتمانە خۆشەویستەکانیش ئەوەتان عەرز بکەم کە ئێمە ڕاستە هێزە مەچە هێجری هاونیشتمانە خۆشەویستەکانە کوێ؟ ئێران، عێراق. دەی تۆ حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانی کوردەکانی ئێرانی هاونیشتمانیانە کوێ؟ ئێستا ئێمە نەمازانی تۆ خەتا بە کێس ئێرانیەکان یا عێراقیەکان؟ سێرام توڕەهاتەی دەنە دەمی یەکتری لە ژەڵەژاندنە مەغز. بابا مەردمە حەقی هەست تۆ گەوجینەکەی، حەقی هەست لە زوانە تۆ شەفاف قسە بشنەوێ. مەچە تۆ هەیت و کناراوێ ئەوەنە ناشەفاف و درۆزنی. داخەم ئەگەر پیران شاربانە دەستۆ و ئەویتە چی؟ چەنێ دروزنی، چەنێ مۆغڵەق قسەکەی. کانی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی هەمومان هەر کەسە و بەنسبەتی خۆی هێزی چەکداریشی هەیە، بەڵام ئێمە هەموو حەولی خۆمان ئەوەیە کە ئامادەجی خۆمان بپارێزین، هێزەکانمان بپارێزین و بەتایبەتی هێزەکانمان لەنێو خۆی وڵاتدا لە کاتی پێویست حزوریان هەبێ بۆ پشتیوانی لە خەڵک. بەڵام ئێمە مەچە هیجری ئەم خەنجەرە ڕۆژە تەنگانە هەنێکەیە، کاتە پێویست کەیە ئەو وەختەسە تەجاوزەکرێوە وجودە ئینسانی ئینسانەکان بە قانون بە مؤسسات
کەیە ئەو هێز وەختە پێویستە کەیە دێ مردمە ئێمە فەقیر کریاگن بێدەسەڵات کریاگن تۆهینیان پێ ئەکرێت تەعەدا لە ماڵ و سروەتان ئەکرێت تەعەدا لە گیانیان ئەکرێ تەعەدا لە زەمینیان ئەکرێت تەعەدا لە ژنیان ئەکرێ لە کەنیشکیان ئەکرێ بە قانون و یاسا تەعەدا لە وجودە ئینسانیان ئەکرێت تەعەدا لە هەرچی شتیان ئەکرێ مچە هیجری کەیە ئەم خنجەرەکەی ڕۆژی تەنانەس ئەرێ کەی ئەم کاتە پێویست کاتە پێویست تعریفە کاتە پێویست کەرەوە مچە هیجری ئەم کاتە پێویستەکەیە چه شکلیە کاتە پێویست بابا ئەمانە ئیدعاکەن مبارزە بۆ مردمە کوردەکەن و بۆ کورد دروست بوون و ئێشە شرایەتە ڕوخانە دەوڵەتە ئێرانی دروست بکەن باوەڕکە دەهاتی هەرچەندی گەرەک توێ من دەهاتی بکەی من وە قسەکردنم دیارە دەهاتی نییەم پێویست ناکە بزانە پێویست ناکە من لە پشتسەرم کتابخانەدانێن یانێ باسەوادم کە قسەکەم نیشانەدەم باسەوادم نیشانەدەم خۆ پێویست ناکە شناسنامەکەم ڕووکەم متەوەلد کوێم دەهاتی تۆ هاوسنفە مەلاقاری مەرتیکەی دەهاتی ئەمسالە ئێوە دەهاتین پێویست ناکە من نیشانی بەم ئەمە ئاخرە زۆرتانە کوڕە حەیز تۆ مچەی هجری ڕاهبەرتە داخەم خوات چه کاولێکویت مچەی هجری ڕاهبەرتە داخەم تۆ چه کەرێکویت من نازانم چۆن پێتان بەر ناخوا ئەمانە ڕاهبەرتان و بەرە قوڵبانیان بۆ ئەکەن نۆکردن و پانتان کردگەسە و بۆیان چۆن خەجاڵت ناکێشن لە خۆتان دەی تۆ بەشەری تۆ هیچ ئاوێکە پێتێتە کۆڵ ها ڕۆڵە دەیوە پیاگیشتان واتە مشتێ حیز و دز و جاکەش و گەوات پیاگیشتان واتە پیاگوێ ها کاورا حیزە فاسۆتی ئەخوەرە دزە حیزە مەسینە هەڵگرە جنایەت کارە ڕۆڵەوە لە بەرامبەرە پیاگە قەرارتان نەگر کە بتان خاتە سەر جێگەی خۆی مشتێت دەهاتی وەزانێتە وە حیزە و دەهاتی بازی کورەوە مشتی حیزن دەوری یەکتریتان گر کە هەزار حیزدانێ پیاگیان تێخی گشتیان ئاوسەکە هەڵی بوو ڕۆڵە ئاتری بوونێکی فەیسبووکی من چۆن ئەژدادتانی دەراوردگە چۆن دەوڵەتە ئێرانی و هەزار بار و خەریکە ناتوانی ئێمە لەو باوەڕەدانین کە تەنها بەهێزی پێشمەرگەی کوردستان بتوانین ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران بڕوخێنین بەڵام بە هاوپەیمانی لەگەڵ ئەحزابی دیکە دەتوانین ئەو کارە بکەین و ئەحزابە دیکە مچە حیزی یعنی کی سەڵتەنەت تەڵەبەکان جمهوری خاهەکان زانی کێ مچە هجری ئەحزاب ئێرانی کێن کە ئەتوانن کامەسە وەزنە ئیجتماعیان کامەسە عمقە ئیجتماعیان کامەسە قودرەتە سازماندەهیان کامەسە تئۆریە سیاسیان کە تەکە دەوڵەتە ئێرانیان دەرەکەفێ لە تۆ حیزترن ئەوان گشتتان کۆلۆنیە دەوڵەتە ئێرانین کۆلۆنیە دەوڵەتە ئێرانین بە وجودە دەوڵەتە ئێرانی وەرتەزاقەکەن بە هێزە پێشمەرگە ناتوانین بیڕۆخێنین دێم هێزە پێشمەرگەتەوە چارە دەوڵەتە ئێرانی ناکە حەژی غەڵەتێ ناکە بۆ نەمایشی جل و بەرگ و باسن و سنتوقنیانەدەی لە خیابانەکانشنەوە بۆ ئەیدەی تۆ نە هەدەفە نظامی تعریف کردگەسەوە تۆ نە تئۆریە سیاسیت بۆ مبارزەکردن هەست تۆ نە حزورت هەست تۆ نە مردمێکی ئامادەی دروستکردن لە هەر کوێکا دەوڵەتە ئێرانی پرۆژەی هەست بۆ نابوودی و خەساندن و لە بینبردنە میراث تەمەدونیە مردمە کورد تۆ حزور هەست مەردیکە کەواسوورە بەرە لەشکەری دەی تۆ جامعەیە کە دروستکردە بێ پرنسیب بێ ئوسول بێ ئەقڵ فاسد هەلپەرست وەکو تۆ دەی معلومە لە دڵامە نیروی انقلابی نایتە دەرەوە لەوە لە دەبی ئامادەجیبان هەبێ کە ئەگەر ئاڵوگۆڕێکی نێونەتەوەیی
لەسەر ڕێژیمی کۆماری ئیسلامی ئێران هاتە ئاراوە ئێمە ئامادەجیمان هەبێت بۆ پێش تۆ وێسیاگی ئاڵۆگۆڕە نێونەتەوی بێتە بەرەوە تۆ بڕۆی تەبەیتە ملە سەری فرە زرنگی بەچی تا فکرەکەی فرە زرنگی بەوەی کە 40 ساڵ کڵاونیاگەسە سەر مەردەم بەوە تا فکرەکەی فرە زرنگی ڕۆڵە لە تۆ زرنگتر فرە هەست دەوڵەتە ئێرانی کەوت لە تۆ زرنگتر فرە هەست بەچکە دەهاتی بووە گەن تۆ نیتە ئەو حەدە حەفی وای واتیا قەپەکات و سەری تووا پەنجای وەکو تۆ نێتە سەرە کار ڕۆڵە تۆ دانی ڕۆڵە کەفێتە گیان تۆ 20 ساڵت دەرپێ لە پێداکەنی لە خۆت و لە تەواوی حیزبەکەت تۆ گەرەکتە بێژی وێسیاگی دنیا جمهوری ئیسلامی بەخەسێنی لێودا تۆ بڕۆی بووی تۆ ئەرباب بەچی تۆ بە سەروایی کەل تۆ بە دەم و لەوز تۆ بە ئەقڵ تۆ بە شیرینی تۆ بە کاریزما تۆ بە چی تۆ بە ئینقلابی گەری تۆ بە مەچەکە قارەمانان تۆ لە ناوە ئوردوگاکە تا مشتێ حیز وەکو خۆتت دروست کردگە پەخێکیان لێکەی کون نییە پیا بڕۆن چون گشتی گەرەکێسی بمێنێت و فەساد کات و بدات و بکات و مەسکات و سوارە مەردم بێت و دێ ئەمە ناتوانێ چون زرنگتر لە تۆ فرە هەست دەوڵەت ئێرانی نەمێنی و تۆ بێت و قارەمانانە خەڵک پشتوازیت بۆ خەڵخۆی دانی نییە بیخوا بیداوە تۆ بیخۆی وەڵا خەستە نەوی لە ناو خیار شۆراوگی تۆ ئەمە 40 ساڵە ئیسە بێرۆت خواتە بە مرە سەرمان حکوومەتمان بکە مەچە گیان تو سێرم کەر و ئەحمەقانەکە خەریکە چی ئەهەنێرێ بۆ مردم توازیکردن لەو ئاڵوگۆڕانە بۆیە نابێت ئەو ئاڵوگۆڕانە کەس نازانێم ئەو ئاڵگۆڕانە چی شکڵیە مشتەبای خامنەی دانیشێ سەردارە سەپاتێتە ئەوێ مهم ئامە ماتەڵە بڕوات ئاڵۆگۆڕ بێ بەشێ بخەنە بەری ئێمە چاوەڕوانیمان ئەوە بێکە پێشمەرگەکانی حیزبی دموکراتیا هێزەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی دەواقەدە بۆ خۆیان دەتوانن ڕژیمی کۆماری ئیسلامی بەتەنیا ناتوانن ئەوە بکەن کەواتە دەبێت چاوەڕوانی چی بن پێشتیوانی ئیقلیمی نێو دەوڵەت ئەی بەچکە حیز بۆ گەرەکتە قبولی کەین تۆ بەتەنیا توانی قدرت بگری لە کوردستان ئەگەر جمهوری ئیسلامی نەمێنی ها بەچکە حیز تۆ بەتەنیا ناتوانانی تەکە جمهوری ئیسلامیات دەرکەوی چۆن فکرە کردەس و بەتەنیا توانی کوردستان بخۆی تۆ کۆمەڵی حیز گەرەکتانە بیخوێن تەکە پەکەکا گەرەکتانە بیخوێن لابد ئێمە کاوەڕین وێسیاگین تۆی حیز بێت تەبەیتەمە لەسەرمان ئەرێمە چە حیز تۆ بەتەنیا ناتوانی تەکە دەوڵەتە ئێرانیا دەرکەفی بەتەنیا چارە مەردەمە ئێمە ئەەکەی ئەرێ بە خۆت و چوار پێشمەرگەی دڵپنە دەهاتی تۆ عەجەب تەنیا کورد بەڵێ کورد بەتەنیا ناتوانێت ئێمە فقط دەمانەوێت ئامادەجیمان هەبێت کە لە ئاڵوگۆڕەکاندا کە دێنە پێشێ وەکو عەرزم کردە چاوەڕوانی ئاڵوگۆڕەکانین ئێمە بێجگە لە یەکگرتووی خەڵک و ئامادەی خەڵک بۆ پێش یەکگرتووی خەڵک چ شکلیە مەچەی هجری مردم چۆن یەک ئەگرێ ئەموو زەنجیر بافە دەست قولا بکاتە قەی یەکتری وە چۆن مردم یەکتری ئەگرێ بە چ سوورەتێ یەکگرتووی دروست ئەوێت ها بزانە لە ئیسلامە ئێژێ واعتەسەموا بحبل الله جميعا ولا تفرقوا حبل إلهی ڕیسمانە ئیلاهی تەنافە ئیلاهی گورێسە ئیلاهی یەکێتی دروزەکە لە ئومەتە موسڵمانە مردمە ئێمە چۆن یەک ئەگرن یەکێتی چۆن دروست ئەوێ مردم کێس چۆن دروست ئەوێ مەگەر ئەوەی کە مردم یەک ڕەوایەتە کوردبوونیان بوێت بزانن کوردبوون یعنی چی چه فەرقێکە کەنتەکە مابەقیە چۆ چەسبت دوو قلوویان چەسبێنی چۆن یەک گڕتۆیە هەتام ئەحمەق قسەی ئەحمەقانەی مشتی حیزبت دەهاتی مشتی مردمانە بێ دایک و باوکە ئەجیر کریاک بێن ئەم حماقەتانە بخەنە ناو زەهنە مردم یەک گڕتۆیە مردم یەک گرتووی بۆچی بۆ چەتەگەری بۆ تاڵان هیچ کەسێ لەسەر چەتەگەری یەک ناگری گشتی سەهمە زیاتری گەرەکە ئێستا حکوومەتە مەرکەزی نەماگە بۆچی ئێشی خەڵکی کرماشان ماتەڵوێ تۆ لە پێران شارۆ بێ حکوومەتیانکەی بۆ
پیایتیانیە کرماشان ڕەجولیتیانیە کرماشان ماتەڵە تۆ بێی یا گەڵدەڵپنێکی پێشمەرگەکانت تۆ بێت ئەبوو دانی نییە خۆی وە گەورە نازانێ ناتوانێ وەکو تۆ لقمە بخوا وەکو تۆ بەچە زرنگ نییە تۆ لە پاریز لە دایکوگی فرە زرنگی فرە کلێز لێکە وا پێوە ئەخەت و سەری ئەم ئەحمەقیە بکە یەک گرتوویە مەردەمەمان چۆن یەک ئەگرن مەردەم تۆ دوودانە حیزبی ناتوانانی یەک بگرێژی خوێن وای لە بینمانە ئەم مردمە بەم گشتە اختلافاتە اجتماعیە کە هەسی بەم گشتە تەنەوە ئەجامە ئەو سەبکە زندگیە کە هەسی چۆن یەکەگرێ تۆ دوودانە حیزب گەڵدەڵپنێکە 200 نەفرن بۆ پیرەژن و پیرەمەرد و یەک ناگرن عەجەب وازیکردن لە ئاڵوگۆڕەکان هێزی چەکداریشمان هەبێ کە ئەگەر لە هەر کاتێکدا بە قازان زانرا بتوانین ئیستفادەی لێ بکەین چونکە ئێمە لە ڕابردووشدا ئەزمموی ئەوەمان هەیە هەبووە کە هێزەکانی کورد بەبێ بوونی هێزی چەکدار لە بەرامبەر هێزەکانی دیکەی ئێرانیدا لاواز دەردەکەون بۆیە ئێمە پێمان باشە کە ئێستا فرە گەڵواز دەرکەوتی ساڵە 57 فرە گەڵواز و ساڵە 57 ئێوە یەک نقطەتان پێ ڕانەگیریە بە شەڕە ئێران و عێراق بە پشتیوانی حزب بەعس بە دۆلارە نەفتیەکانە عێراق بە چەک و ئەسلحەیە عێراق ئێوە نەتانتوانی کناراوی ڕاگرن دائیمەن دەرچووگە تێ هەڵدریاگە کوژیاک نەتانتوانی چون مەموریەتتان ئەوەنەوە ئیستا ئێوە نیر و مسەلحتان بێت چه غەڵەتێ ئەکەن بۆ کێ بۆ مەردم بتانوێت دێ ئەگەر خەلای دەوڵەتە مەرکەزی دروست بوو ئەسڵحاکەوێتە دەسم مەردم خۆی مسەلح مچە بۆچی ئێشێ لە تۆ فەرمان بوات بۆچی ئێشێ لە تۆ فەرمان بوات یا تۆ یەکێکی تر ئەوواتەوە یەکێکی تر ئەووات و قەرارە لەوێ خۆت دەرخەی هێزە نەزامیمان بوێ نەوەڵاو نە شەکەتن تووزە دنیا لە عملیاتە مختلف و لە ئەسفەحان و سەردەرتێرن و لە تاران و دەری تێرن و تەواوە کارمەندانە مؤسساتە ئەمیقە دەوڵەتە ئێرانیتان خەساندگە و کە زاتی نییە دەست بووە بۆ مەردمە ئێمە و بڤەس و دەستنەوەن بۆ کورد بڤەس ئەنتەر تۆ لە هەرکێکە فاحەشەگی و هەڵخستن و دانسکردنە نەفەرە ئەوە چۆپی واوە دەست و مەسل کردگە ڕەقسە باسەن ئەەکەی تۆ خۆت دەرەخەی هێزی چەکداری ئامادەش هەمیشە هەبێ بۆ ئاڵوگۆڕەکان ئەو هێزانە ئێستا نین یعنی وەکو پێویست نین هێزی پێش هێز چەکدارە ئامادە هەمیشە بوون بۆ ئاڵوگۆڕەکان با من بێتەوە هین ئەمیانە معنیکەوە ئەمە زانیانی چی تەسەور بکەن دەوڵەتە ئێرانی نەمێنێت قدرەتێک بەناوە مەفهومێکی انتزاعی وەکو دەوڵەت نەمێنێت سیستم لە کار ئەکەوێ و ئەترازێت ئیمکاناتێکە لە بەردەسە ئەم دەوڵەتە بووگە کە دروستی کادوەکو ئەبزارن نظامی ئەکەوێتە دەسە مەردم ئەزانی مچەی هجری نیروی نظامی بۆ کەیگەرەکە بۆ ئەو وەختە وا بێت قدرەت بقاپێ بۆ خۆی قدرەت لە مەردم بتزێت یعنی تەمامە تەلاشە ئێمە ئەمەسە ئەم سیستەمەکە دانریاگە و قدرەتی لە مەردم دزیگە قدرەتی لە مەردم دزیگە بیترازێنین تا مەردم بوێت و ساحیوی قدرەت تا مەردم دە مشارەکەت بکە لە داڕشتن جامعە و قدرەتە سیاسی بە شێوەیە کاملەن مەحسوس مچەی هجری قەرارە وە خۆی نیرۆکانی بێ قدرەت لە مەردم بتزێ قدرەت فڕەدریاگە وا لە گۆشەیەکە ئەم سازماندەهی شدەست مەردم پراکەندە سازماندەهی نییە ئەم وە گەڵدەڵپنەکانی و تێ قدرەت ئەگرێتە دەسی ئەم ئیسە تەپەداتەمە لەسەرە مەردەم گەرزتان تاریفەکەی ئەمەسە یعنی ئێمە ئەم گشتە زەحمەتە ئەکێشین و قەرارە بین و ئەم ساختار و سیستەمە بترازێنین تا مەردم مەوجودیەت پێیاکە و مەردم لە شەرایەتێکی بەرابەرە بتوانێت بیر لە دەسەڵاتە سیاسی بکات و وجود و بود و نەمودی بێ لەم دەسەڵاتی سیاسیە مچەی هجری گەرەکیسی بەم چواردانە گەڵدەڵپنەی خۆی بێت قدرەتەکە بقاپێ لە مەردم و جارێکی تر مەجال نەدا مەردم تەجروبەیە ئازادی تەجروبەیە وجودە ئینسانی و تەجروبەیە دەسەڵاتە خۆیان بکەن مچەی هجری گەرەکی ئەم کارە بکە
و دقیقەن بۆ ئەمەدانویاگن هەر وەکو ئەو کارەی وا لە هەرێما کردیان ئامریکا سەدام حسێنی خەساند مردمانێک بە پشتیوانی ئامریکا دایان لە دەوڵەتە عێراقی یەکێتی و پارتی لەو لاوە هاتن تەپیاندا سەر مردم شەڕە هەڵەبجەیان دروست کرد شەڕە بینە خۆیان شەڕ زەرگەریە بینە خۆیانیان دروست کرد تاچی تا قودرەت لە مردم بتزن قودرەت لە مردم دزیا قەشەنگ کەوتە دەسەکێ بارزانی و یەکێتی کۆمەڵ و یەکگرتو قەشەنگ تۆ ئیتر مردمێ نەما هەرەو مردمە وا چوو شەڕە چوار پادەگانە دەوڵەتە عێراقی کرد پێشمەرگەی کوردستان بە دیاریکراوی بەستم هێزەکانی یان پێشمەرگەی هێزەکانی کوردستانی ڕۆژهەڵاتە نییە لە ئێستادا وەکو پێویست نییە ئامادە نین هەر ئەو بە ئێستا ئێمە پێشمەرگە هەیە پێشمەرگە ئامادەیە بەڵام ئەوەی کە باسمان کرد پێشمەرگەی شار بوو کاویش نیشانەی یەکگرتووی خەڵکە ئامادە پێشمەرگە هەیە ئامادەی ئامادەی جبهەی شەڕە ئامادەی دەستوەشاندنە ئامادەی قولە مامر خواردنە ئامادەی چییە ئامادەی چییە ئامادەی وەسێ قوچی کاتۆ ئامادەی چییە ئێمە زاهرەن ئامادەگیمان لە تەراشە باسە ناچاو پێکەوت چون نەمایشە باسەن بوو وە ناوە شارەشتنەوە شتێتر بوو مەگەر ئامادەی چییە پێشمەرگەی تۆ ئامادەی قاپینە دەسەڵاتە وەکو بوزکەشیەکەی ئەفغانستان فڕەیبەن و تۆفرە سوار چاکی و بنێوی لە بزنەکە و بیتزیت ئامادەی ئەوەنە خەڵکە لە بۆنەکاندا و لە هەر ئاڵوگۆڕێکدا بەڵام بێگومان هەر ئەوەندەش بەس نییە ئەمانە فقط لە بۆنەکانە وجودیان هەست لەو جێگەوا مردم جەم ئەوێ لە ژێرە سونەتێکی تاریخیە ئەمانە سوار بەر ئەو مەوجە ئەون و مەسەڵەن ئەگەر لە جێگەیەکا مردم بەناوە نەورۆز جەمەکەن و مردم هەڵخاتەوە فکر ناکاتۆ دوودانە گەڵدەڵپنیش بەناوی حیزبی دموکراتی تێخەی و مسادرەی کێ بەنەفع حیزب دموکرات تۆژۆکە ئێمە لەوانە حزوریان هەست خۆیان ناتوانن بۆ نەبخڕقێنن ناتوانن ئاخر یابوو گیرەم ئەم ئەجدادی ئێمە چواردانە بۆنەیشی دروست نەکردایە تۆ چۆن تا ئیستا خۆت نەوتوانیگە یەک بۆنە دروستکەی لە تاریخە نێسە بۆنە نییە ئینگار ئێمە لە 400 ساڵە پێشان مردگینی تر تۆ مردگین هیچ خەوەرێ نییە بزانین کە ئەوێتۆ ئەیدی ڕەمەزان پەیان بەهەنێرین و بزانین کە ئەوێتۆ ئەیدی نەورۆز خەڵکی کوردستان و سەلام عەلەیکم و نەورۆستان لە پیرۆز بێت و بە هیوای ساڵێکی خۆس و تۆ کێ تەبریکێژی وە خەڵکە کوردستان هەرچی ئەحمەقە کەوت کەسە ڕێ تەبریکات ئێژێ یعنی فر کارە مهمێگەکەن لێوە ئەم ئەجدادی ئێمە ئەم نەورۆزیشیانە دروست نەکردە تۆ چی دەکردیستە بابای و عجب میراث خارانێکی ئەحمەقن ئێستاش ئەو کچ و کوڕانە گەنجانەی کە پۆل لە وڵات ڕادێن پەیوەست دەبن بە حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە بنکەکانی پەروەردەدا ئامادە دەکرێن و دێنە ڕێزی پێشمەرگایەتی هەر تێدەکۆشین بۆ زیادکردن و بردنەسەری کەیفیەتی پەروەردەیی ئەو هێزانە زۆر باشە کاک مستەفا مناقەشەیەک دروست بوو ئێستاش لە کۆمنت هەندێکیانم بینی دەڵێن ئەو پێشمەرگانە پێشمەرگەی حتکا نەبوون پێشمەرگەی حزبی دموکراتی کوردستانی ئێران نەبوون ناوی هەندێک جەماعەت و گروپی تر دەهێنرێت من عەزم کردی کە ئەوە پێشمەرگەی شارن خاوەندارەتەکەیان بۆ چێ دموکرات نەبوون کە لە شاخ ڕێژیان دەخا بەڵێ وازەحە یعنی ئەگەر وەکو ڕێخستنی پێشمەرگەی ناوشاریش بێت کێ ڕێکیان دەخات کێ قیادەیان دەکات خۆیان بەڵێ تف لە دەمە مچەی هجری وشک بوو ئیستە زاهرەن مشەخەس بوو ئەم نەمایشی باسەنە اختلافی لەسەرە ئەمێژێ هەنە منە ئەوێژێ هەنە منە وێژن مچە درۆعەکە
مەچە تەف لە دەمیا وەشک بوو تەوەجۆکەی کرە کاکی جان ئەم نەمایشە لەمەی کە حزب دموکرات مەوجودە و مشەخەسیش نییە کارە کێ بووگە و ئەمانە پێشمەرگەی شارە کێن و معلوم نییە و بەسیجی لەکوێ هاتگەسە دەرەوە ئەمە چیان پێهات و چۆن خروجیان کرد و چۆن لەباسەکانیان گۆڕی و کامە کاریان کرد و دێ بابەگیان تۆ بە چ بەهای خۆت ئاشکارەکەی لە ناوە بخیابانە نەمایشەقن و باسەن بکەی دێت و تازە خۆتە ئاشکارا کرد و عالەم و ئادەمەزانێت و پێشمەرگەی شاریت و دێ ئێشەی سەجێکە پێت لێژ بوێت و دەرچیت و چوو ئەم کارتە بوو کرد بەمەژن دەربێترین حاڵەت سادەقانەترین حاڵەت زەحمەتە ئەلەکی دێ ئەم مردمە بۆچی ئێشی گوێباتە تۆ ئەم ئەنتەریاتە بوو ئەەکەی مەرتیکە بۆ ئیکەی کاوڕای شاڵاتانە کڵاو بەردار بۆ ئەقڵە ئەم مردمە ئێمە سەخیفەکەی ئەمە حکایەتێکە کاکە دوێ کە چووگن دایکی دانەیەکیان هاوردگە گویا کوڕەکەی 3-4 ساڵ پێش لە جادەی کامێران سنە کوژیاگە چووگەسە ئەوێ دایکەکەی هەڵە خات و ئەنتەریاتەکە و هەڵپەڕکەکە و BBC نیشانی ئەدا دێ ئەگەر ئەمە کارە سپای پاسداران نییە کارە کێس هەڵپەڕکەکردنە دایکە پێشمەرگەیەکی کوژیاگە کۆمەڵە لە شوێنە کوژیانەکەیە BBC مخابرەیەکە BBC برێتیش برۆدکاستینگ سنتەر هەندێک ئەگەر ئەمە هەماهەنگە دەوڵەتە ئێران نییە هەماهەنگە کێس BBC ماتەڵە بزانێت چه ئەخبارێ لەکوێوە ئەکەوێ بێن نەمایشی بدات ئەرێ خەیلی اتفاقێکی مهمە دایکی قڕەدا لە جێگەی مەرگە کوڕەکەیە بابا بڕۆن کۆی کەن و کازە و کوزەتان ئەمە داستانە سناریۆکەی گۆڕینە چهرەی دەوڵەتە ئێرانە ئێوە قەرارە بە عینوانە ئادرسە کورد بوون ئێوە نە ئادرسە کوردن ئێوە مشت و حیز و دزە بەچکە داهاتی تۆخمە ڕەعیەتە بەکری گیراوە دەوڵەتانە منتەقەن کە قەرارە تحتە ناوە کورد قسە بکەن ئێوە ئەم جارە تەکەم مەردەمە کووردا تەرەفن تەکەم مەتنە کوردیا تەرەفن وەگیانە نەنەتان دەرپێ لە پێی دانەدانەتان دائەکەنین بە سزای خیانەتە گەورەتان ئەگەێنین هەرچی فاسۆلیاتان خواردگە وەلووتانە تێرینە دەرەوە و با بزانی مچە و ئەم ساڵە مچە ئەو وەختە تۆ ئەفەهمی کارە جددیکردن یعنی چی وەخت سەرفکردن یعنی چی جامعە دروستکردن یعنی چی ئەمسالە مچەی هەجی دایکی چووگە ئەنتەریات ئەکانە وەسەتە جادە هەڵە خات و هەڵپەڕکەکە قڕە کەمەری برگەسە جێگەی کوژیانە کوڕەکەی تو سەریام ئەمە حیزە ئەمە لەکوێی دنیام کارە کریاگەمە نەریتە کوردیە کێ ئەم نەریتەیدا ئەمە مبارزەی جەدیدە سیاسیە من کوڕەکەم دەگرا مرگە خۆم هەڵە خەم و خەجاڵە ناکێشی تو دایکە شەهیدی مەم کەڵەتەکێنی و قم هەڵەتەکێنی ئەمە مبارزەی جەدیدە سیاسیە بەڵێ نا 5 کوڕیترە ئامادە کرد یاڵە بڕۆنە خیابان و لە ساڕۆژ و کوڕەکەمە بەن لە دادگوستەریە سنە نابوودی کە هەڵە خەمەوە قڕەدەم نەوەڵا جەرگە سووتیاگە بۆ کوڕەکە دیسە چووی خۆتە تەقاندەوە سەری خەڵکیە وەڵا قم هەڵەتەکێن و مەم کەڵە خەم و خەجاڵت ناکێشی بابا بڕۆن جەمی کەنەم فەسادە جەمکەن گیانە خۆتان مشتی فاسد گەلە کۆمەتان کردگە لەم مردمە تحتە ناوە حیزب و تحتە ناوە فعال و دایکە شەهید و بڕۆن کۆی کەن و بابا بڕۆن کۆی کەن و ئەم فەساد خانە مشتی فاسد بێبەر و دوا بێ بنەما ئەمە حاڵ و حەکایەتی کە ئەمانە فکرەکەن ئێمە ئەوەنە پانتاییەم سەرزەمینە عەزیمە و کارە مەتنی کواوە دەستمانەوە ئەوەنە گەورەس فریا ناکەوین هەرزگایە بینە سەریان دەمیان درێژ بووگە ئەنتەریات ئەکەن داخەڵ کە شارە شنۆ ئامارە ئەم حیزانەی حزب دموکرات با بزانین توخمە کێن بەچکە کێن چیان پێاتکە ڕوویگەن بۆ کوێ پێشمۆرگەکانە شاریان ئەوانەی وانە ناوە شارە شنۆوە شناساییە ئام تەسویرانە بکەم بزانین کێنەمانە بنە بەنە چەقیان کێز وانە کوێیسە لایەوە خۆش